پارادۆکس ڕەهەندە سیاسی و پۆزیتیڤ و نێگەتیڤەکان یان بۆ چوونە دژ بەیەکەکان دەخاتە بەرباس و تاوتویان دەکات. پارادۆکس گوێگرتنان لە دوو ئاڕاو بۆچوونی پێچەوانە کە هەر یەکیان بە پێی تێڕوانین و فکر و ئایدۆلۆژیا و بۆچوون لا دوو گۆشە و تێڕوانینی جیاوازەوە لێکدانەوە و تەحلیل و تەفسیر بۆ دۆسیە و فایل و بابەتە سیاسیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ئاڵ و گۆڕا گرنگ و خێراکان دەکات. پارادۆکس بەرنامەیەکە بۆ تێگەشتن لە هەر ڕوودا و بابەتێک بە تێڕوانینی ئازادانە و تەواو جیاواز. پارادۆکس بەرنامەیەکی هەفتانەی دەنگی گەلی کوردستانە ڕۆژانی یەکشەمە کاتژمێر 11 ڕاستەخۆ پێشکەشتان دەکرێت. پارادۆکس. بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان، ئەم کاتتان باش. من ئەنوەر حسێنم، ئەمڕۆ هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پارادۆکس کە تایبەتە بە ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی هێزێکی شۆڕژگەر لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەعلەنیبوونی ئەم هێزە لە ناو گۆڕەپانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. ئەمڕۆ ینی لە چەند ڕۆژی ڕابردوو با بڵێم 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا 26 ڕێبەندان. ئێمە ئەمڕۆ قسە و باز دەکەین لەسەر ئاشکرابوونی کۆمەڵا وەکو ڕوتێکی چەپ و سۆسیالیست و کرێکاری و ڕوتێک کە داکۆچی لە مافی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانە کرد و لە سەرەتا لە ژێر ناوی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران خۆی ڕاگەیان و هەرچەندە باز لەوە کرێ کە کۆمەڵا لە ساڵی 1960 زایانی دامەزراوە خۆیان واڵن، بەڵام بەشێ لە نایارەکانیان ئەڵێن تا دەورەی 1350 یەتاوی ئەین تا 1970 شتێک نەبووە بە ناوی کۆمەڵە و شتێکی ڕاگەیانێکی وە نییە و بتوانێت ئەوە ئیسپات کا و بسەلمێنێ. لە هەندێک لەو پەیامانەی کە بە بۆنەی 26 ڕێبەندانی ڕۆژی کۆمەڵەوە بڵاوکراوەتەوە، لە یەکێ لەو پەیامانە ئەڵێ خەڵکی خەباتکاری کوردستان، کرێکاران، زەحمەتکێشان، دۆستان، پێشمەرگان و ئەندامانی کۆمەڵە لە قەوسێکە دیارە من 4-5 ڕاگەیانی کۆمەڵەکانم لەبەردەستە نزیک بە 4 لەوە پێش محەممەد حوسێنی کەریمی کادری ناوەند و دامەزرێنەری کۆمەڵا لەگەڵ جەماوەری خەڵکی شاری سەقز لە کاتی هێرش بۆ سەر پازگای پۆلیس لەم شارە بریندار دەبێ و دوای 3 ڕۆژ لە نەخۆشخانەی شارگیانی لەدەست دەدا. دوا بە دوای ئەو ڕووداوە کۆمەڵە بڕیاری دەستپێکی چالاکی ئاشکرا دەردەکات و بەو شێوەیە حیزبێک ئەو کار نزیک بە 10 ساڵ بە شێوەی نهێنی چالاکی دەکرد و کادر و ئەندامانی دەورێکی کاریگەریان لە بستنەوەی خەڵکی کوردستان بە دژی دەسەڵاتی داپلۆسێنەری پاشایەتی دەگەڕا. زۆریان خۆشەویستی خەڵک و شار و دیهاتەکانی کوردستان بوون و پێی نایە قۆناغی چالاکی ئاشکرا. کۆمەڵە دیاردەیەکی نوێ بوو لە خەباتێکی مێژووی نەتەوەیی کووردە و لەلایەکی تریشەوە ئەوە بەشێک بوو لە پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بە بۆنەی 26 ڕێبەندان و لە هەمان کاتە کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانیش ڕاگەیاندنێکی داوە و لە هەمان کاتدا سازمانی کوردستان حیزبی کۆمونیستی ئێرانیش بە ناوی بەرگوزاری مەراسیمی ڕۆژی کۆمەڵە دارمەقاری مرکزی کۆمەڵە ڕاگەیاندنێکی داوە لە سەبارەت بەو مەراسیمانەی کە لێەوە بەڕێوە چووە و بێگومان ڕوتی سۆسیالیستی کۆمەڵەش لەو بارەیەوە هەمان بۆ چوونی هەیە. ئێمە هەوڵماندا کە تەنانەت هێزەکانی تریش بەشدار بن لەم گفتوگوێدا، بەڵام ئەمڕۆ بەهەرحاڵ ئێمە میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە سەبارەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا و ئینشقاق و ئینشعابی ئەم هێزانە کە ئێستا نزیک بە 4 تا 5 هێز بە ناوی کۆمەڵەوە کارەکەن و لە هەمان کادا لە چەند ڕۆژی ڕابردوودا یا باڵێن لە چەند هەفتوو ڕابردوو ناوەندێکی هاوبەشیان پێکەناوە کاندێ لەم کۆمەڵانەیە هەندێکی تیانە و ڕوتی چەپ و بستنەوەی کرێکاری و ئەوانە لە چبارودۆخێکدایە و قسە و باسی ئەم بارەیەوەکەین با میوانداری بەڕێزان کاگڕەزای کەعبی جێگری کۆمیتەی جێگری سکرتێری گشتی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. کاگڕەزا ئەم کاتت باش؟ هەموو کاتێکت باش کاکەنوەری بەڕێز کە کاگڕەزا بە تەلەفۆن لەگەڵمانە لە هەولێرەوە. بەڕێز ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران. ناهید خانم کاتت باش، جەنابەت بەخێر بێ.
کاتێکتان باش ئەندامی کۆمیتەی ناوەندیم دەفتەری سیاسی زۆر باشە ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشانی کوردستانی ئێران لە لەندەنەوە لەگەڵمانە بەڕێز مامۆستا جەمال بزورگپور ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستان حیزبی کۆمۆنیستی ئێران مامۆستا بەخێر بێ زۆر سپاس بەڕێز کاک جعفەر ئەمینزادە ئەندامی ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە بەخێر بێ کاک جعفەر سپاس هەوڵمدا کە بەڕێز حەمەی شافعی ئەندامی کۆمیتەی ناوەندی یا با بڵێم ڕەوتی ڕێبەری لە کۆمەڵی شۆڕژگێر ڕەوتی یەکگرتنەوە ئەوش بانگێش بکەین لە لەندەنەوە بەڵام بە حاڵبۆمان حاصل نەبوو هەمووتان بەخێر بێن ئێمە شایەدیەوەین کە چوار دەیە تێپەڕە بێ بەسەر ڕاگەیاندنی عەلەنی کۆمەڵە بەڕێز کاک ڕەزا ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم جەنابتان ئەم ڕۆژە چۆن هەڵەسەنگێنن و پاش چوار دێ لە ڕاگەیاندنی عەلەنی کۆمەڵە و نزیک بە 5 دێ لە دروستبوونی کۆمەڵە ئێوە ئێشتا ڕەو نەزەر و بۆچوونتان چییەوە و ڕخنە و نەزەرانە چەند بێ ئەتیبارەگرن کە کۆمەڵە کە چلهەمین ساڕۆژی تێپەڕێنێ بەڵام لە ڕێبازەکەی کا حەمە حوسێنی کەریمی و کاک فوادی مستەفا سوڵتانی لایداوە ئەو کۆمەڵەیە ئەو بەو سیما و ڕنگ و بۆنە ناناسرێتەوە فەرموو لە پێشدا زۆر سپاسی ئێوە کەم کاگەنوەری بەڕێز و هەروە زۆر بە خێراتنی ئەو هاوڕیاناکەم و زۆر سپاس بەڵێ حقیقەتی ئەوەیە کە لە 39 ساڵەوە پێش کە لە ڕۆژی 26 ڕێبەندان کاک حەمە حوسێنی کەریمی دوای 4 ڕۆژ کە بە خەسی بریندار ببوو ماڵاوایی لە ژیان کرد و گیانی بەخت کرد لەو ساتەوە تا ئێستا کۆمەڵە ڕۆڵێکی گەورەی لە کۆمەلگای کوردستان و لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بزافی ڕزگاری خوازی نەتەوەیی لە کوردستان گێڕاوە حقیقەتی ئەوەیە دەبێ لە پێش هەموو شتێکە ئاماژە بەوە بکەین کە ئەو کاتێک کە کۆمەڵە ڕاگەیاندنی ئاشکرای خۆی ڕاگەیاند بە کۆمەلگای کوردستان هەلومەرجێکی زۆر تایبەتی و لەبار بوو دەورەی شۆڕش بوو دەورەی ڕاپەڕین بوو ڕژیمی بەهێزی پاشایەتی لە ئێران ڕووخا بوو دەورەی چەپ و سۆسیالیزم و دەورەی بەرابەری و ئازادی خوازی بوو کۆمەلگای ئێران زۆر گەشەی کرد بوو هەروەها کۆمەلگای کوردستان گەشەی زۆری بەخۆبینی بوو دوای ئیسلاحاتی ئەرزی گۆڕانکاری گەورەی کۆمەڵایەتی لە کۆمەلگای کوردستان پێکات بوو شارەکان گەورە بوونەوە خوێندەواری پەرەیسەن بوو موقعیەتی ژن لەو کۆمەلگایە گۆڕا بوو و بەڕووخانی ڕژیمی پاشایەتیش یەکێک لە سەرکوبگەرانی یا یەکێک لە دیکتاتۆرە هەرە گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڵحاڵ دەواازەیەکی گەورە کرایەوە بەڕووی خەبات و تێکۆشان و بۆیە دەورەکە زۆر گرنگە دەورەکە لەبارە و کۆمەڵە لە وەها هەلومەرجێکی زۆر لەبار هاتنە و گۆڕەپانی سیاسیەوە بەڵام کە هات ڕاستە هەلومەرجەکە لەبار بوو ئەم ڕێکخراوە بۆ خۆی توانی بەرحاڵ زۆر گۆڕانکاری نوێ بێنێتە ناو بزوتنەوەکە بە خێراییەکی بەرچاو کۆمەلگای کوردستان داگرێ ئەوەی کە نەیارانی کۆمەڵە باسەوە دەکەن تا لە 1969 پێک نهاتووە خودی ئەوەی کە بە خێراییەکی بەرچاو لە کۆمەلگای کوردستان جێگای خۆی کردەوە وەشانیدا لە شانی ئەحزابی سنەتی نیشانەدا کە نەخێر ئەم کۆمەلگا ئەمە ناکرێ ڕێکخراوێکاوە بە 2 ڕۆژدا بمەزرێ و بالاخره ئەو گۆڕا و کاریگەریە گەورەی بێ لەسەر کۆمەلگاکەەوە ناکرێت بۆیە نیشان لەوادا کە ئەم ڕێکخراوە نەخەی کاری کردووە و کادری بووە بۆیە کە کاتێ ڕاگەیاندنەکەدرا من پێم وایە کۆمەڵە ئەگەر تماشای ڕەوتی ڕووداوەکانی دوای 26 ڕێبەندانی 1357 بکەین لە تقریبا لە هەموو خەباتێکی سیاسی و مەدەنی ئەو سەردەما کۆمەڵە تەکە یعنی کۆمەڵە یەکتەنا باری ئەم بزوتنەوە سیاسی ئاباتە پێشەوە ڕاستە حزبی دموکراتەیە ڕاستە مثلا ئەحزابی بچووکتریش بوون بەهەرحاڵ بەڵام لە نەورۆزی خوێناویستنە هەیئەتی دەوڵەت هاتووە بۆ کوردستان لە مانگی یەکەمی بەهاری 1350 تەرەفی ئەم مزاکراتە کۆمەڵە بووە فقط خۆمینیان لەگەڵ نەبوو هەیئەتەکەی دەوڵەت لە بایکوتی ڕفراندۆمی کۆماری ئیسلامی لە 12 خاکە لێوەی 58 لە پێکێنانی یەکێتی جوتیاران
لە پێکێنانی باش کۆچی مەریوان لە هەموو ئەوانە باشە بە خێراییەکی بەرچاو کاریگەری بوو و توانی باشە دێمەوە لای جەنابێت خانم نایت خان ئەگەر ئەو پرسیارەی کاک ڕەزا جوابی نەدامەوە ئێوە هاوکار لەگەڵ 26 ڕێبەندان و نزیک بە 4 دێ لە تێکۆشانی کۆمەڵە بەڵامەوە وازەحە کە ئێستا منە و ناوانم خوێندەوە ئێوە لە ژێر ناوی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان و کاک ڕەزا لە ژێر ناوی کۆمەڵی زەحمەتکێشانیەوە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان قساکەن یعنی ئەگەر جەنابێت سەرەتا لەو بارەیەوە پەیامێک هەبێ یا قسەیەک هەبێ سەبارەت بە ئاشکرابوونی خەباتی عەلەنی و لە هەمان کاتە ئەو ڕەخنەیە کە لە ئێوە گیرێ ینی لە هەمووتان لە هەموو هێزەکانی کۆمەڵا گیرێ کە ئێوە لەسەر ڕەوت و ڕێبازی کاک حەمە حوسێنی کەریمی و کاک فوادی مستەفا سوڵتانی ناڕۆن بەو دەلیلەی کە ئەو کۆمەڵەی کە ئەو کاتە لە پێناویە خەبات و تێکۆشان کردوگیانیان لە دەستدا ئێستا بۆتە 3-4-5 کۆمەڵە لەو بارەیەوە جەنابەت دەڵێ چی؟ بەڵێ دەنگم هەیە بەڵێ سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە بەڵێ نزیک بە 4 دێ لە خەباتی کۆمەڵە گوزەراوە و لەو 4 دەیە هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم کوردستانەکان بەعام و هەم دنیا و جیهان تووشی ئاڵوگۆڕ بووە بەڵێ حزبی سیاسی جدی کە بیەوێ بە قەوڵی ئێمە پویا بێ و لەگەڵ ڕەوەندی ئاڵوگۆڕەکان و سیاسەتی ڕۆژ بچێتە پێشەوە طبعاً ئەوە مەزیەتە لە جێگەی خۆی نەمێنێ بەڵێ کە لەگەڵ زەمان سیاسەت یعنی خۆ تەطبیقدان لەگەڵ زەمان و سیاسەتی زەمان و هونەرەکەی هەموو سیاسەت لەوەدایە حزبی قەتیس بوو و دەرجا لێدەر کە فەقەت بە بیرروڕای 40 ساڵەوە پێش و نزیک بە نیو سەدە تەقریباً ئوموری ئیمڕۆ بەڕێوەبەرێ نازانم ئاوا بۆ دەبێ بۆی نیشانەیەکی گەورە لە پێشکەوتویی و یا لە عەداڵەتخوازی و یا لە شۆڕژێڕی مەحسوب بێ ئەوانە ڕێبەرانی ئێمە بوون زۆریان شت لێ فێر بووین بەداخەوە هیچ کەمیشیان تەمەنێکی وەها درێژیان نەبوو بەڵام ڕێوشوێن و ڕێشوێنی فکری و عەمەلی ئەوان کەمەکان تا ئەو جێگەیەی کە بە مافەکانی گەلی کورد عەداڵەتخوازی داکۆکی لە مەوجودیەت و مافەکانی چین و توێژی خوارەوەی کۆمەڵگا و داواتەپەروەری لە کۆمەڵگای کوردستان مەربوط بێ ڕێوشوێنیان بەڕێوە براوە و کار کراوە بەڵام ئەوەی کە بە دوورشمی 40 ساڵەوە پێش ئەرعان بدوی بە شێوەی خەبات و شێگردی مەبارزاتی ئەو دەما ئەلعان بجوڵیەوە و ئەوە بە نەوعێک لە تەقەدس بزانی کە هەروەکو عەرزم کردن لە 40 ساڵ دوای ئەوە دەنگ و ئاهەنگی هەر 40 ساڵەوە پێشت لێوە بێ من ئەمە لە سیاسەت بە شتێکی دروست نازانم ڕەنگە لەو ناحیەوە ڕەخنە لەوە بێ کە بۆچی حیزبەکان گۆڕاون و ئیمڕۆیی تر بیر دەکەنەوە من ئەمە بە دەستکەوتێک دەزانم نەک بە لەمپەرێک و بە مێتۆدێک لە دواکەوتووی و پێشم وایە جیابوونەوەی کۆمەڵەکان و تەفرەقە تێکەوتنیان شاید تا ڕادەیەک خۆی حاصڵی ئەم نەوعە لە چوونە پێشەوە و ئەم نەوعە لە تەفەکورە بێ کۆمەڵە وەختی خۆی هاتە مەیدان و دنیای تەک حیزبی کۆمەڵگای دواکەوتووی کوردستانی گۆڕی و بە مەوجودیەتی خۆی زۆرێک لە شتەکانی لە تابوو دەرهێنا و زۆر ڕسم و ڕسومی لە پەراوێز خست فرەچەشنی و تعددی ئەحزاب ئەمە دەستکەوتێکە بۆ دنیای مۆدرنی سیاسەت و مەدەنیەتی بەشەر ئەگەر چەند ئەمە ممکنە بۆ خودی بە هەرحاڵ لەتمەیەک بووە و نەهامەتیەک بووە بۆ یەکگرتووی کۆمەڵە بەڵام لە عینی حاڵدا دەبێت قبوڵی بکەین کەسێکە لە حیزبێک نامێنێتەوە یا بە هەرحاڵ شێوەیەکی دیکە لە خەبات هەڵدەبژێرێ
احترامی هەبێ و بتوانێ لە پەنای ئەحزابی دیکە هەوڵ بدا. مشکلەکە بڕوای من ئەلعان ئەوە نییە، مشکلی کورد ئەوەیە هەمیشە مشکلێکی سنەتی و دیرەی نەبووە کە یەکگرتووی محلێکی زۆری لە عێراق نییە و زۆری هەوڵ بۆ نادەن لە سەر پێچەکاندا و لە کاتی ئاڵوگۆڕەکاندا و لە کاتی هەستانەوەکاندا توانن یەک قسە بن و لانی کەم لە ئەو لایەنانەی کە و ئەو جەمبانەی کە وەکو یەک بیر دەکەنەوە لەسەر ئەوە نەتەوافقی پێک بێنن و بتوانن تا ڕادەیەک باش دەنگی بێدەنگی کورد بگەێنن. باشە دێمە وڵات دوجار نایت خان زۆر سپاس کاک جەمال بێمە لای جەنابێت ئێوەش بەش بە حاڵی خۆتان لەو بارەوە ڕاگەیاندنتان داوە و پەیامی خۆتان هەیە. پرسیارەکەەوەیە کە نایت خان قسەیەکی کردوتی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانی لە تاک حیزبی دەرێنا کە دیار مەبەسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە لەو سەردەمەیە. باشە ئەکرێ پێم بڵێ ینی کۆمەڵە لە چل ساڵ تەمەنیە بە بەراورد لەو دەورانەیە کە تاک حیزبی لە کۆمەلگای ڕۆژهەڵات دەرهێنا و بەشێک لە سیستەمی فیدوعالی لە ناوچەکە پاشەکشە پێکرد و داکۆچی لە مەسلەی کرێکاران و زەحمەتکێشان بۆ ئەولەوێتی و مەسلەی ڕێخستنی ژنان و پێشمایە یەکەم هێزن کە ژنانتان چەکدار کردەوە هێزێکی سیاسی لە پارچەکانی کوردستان ئەبەو هەموو دەستکەوتە زۆرەوە هەز ناکەن ئێستا دوای چلدێ ئێوە پاشەکشەی زۆرتان کردووە پێتان وانە ئێوە لەسەر ڕەوت و ڕێبازی حمەحسێنی کەریمی و فوادی مستەفا سوڵتانی و جەفەری شەفیعی و سدیقی کەمانگر نەماون یعنی ئەوە قسەی من نییە بەشێک لەوانەیە کە ئەی بینین و ئەی بیستین لەسەر ئێوە کرێ هیچیان جوابی ئەو پرسیارەیان نەدایەوە کەوان لەسەر ئەو ڕێبازە نین کە خەڵک پێی وایە لەسەر ئەو ڕێبازە نەماون ئێستا کۆمەڵە شتێکی ترە و من ڕاگەیاندنی چوار کۆمەڵم لە بەردەستە کامە کۆمەڵە یعنی ئەمە بە کامە بە کۆمەڵە بناسیینەوە کامن ئەو ڕەمزم و ڕموزانی کە پێویستە خەڵکێک کۆمەڵی پێ بناسێتەوە و ڕێبازەکەی کە حمەحسێنی کەریم و کاک فوادی مستەفا سوڵتانی پێ بناسێتەوە. بەڵێ فەرموو. زۆر سپاس کاک ئەنوەر بۆ جەنابت و هەروەها ڕێز و سڵاومەیە بۆ میوانانت. بۆ جوابدانەوە بۆ پرسیارە دەبێت بگەڕێنەوە سەر ئەوە بڵم کە کۆمەڵە کوردستانی لە تاکە حیزبی دەرهێنا ڕاستەکەی ئەوە نییە کە دەبێت بگەڕێنەوە بۆ سەر کۆمەلگاکە. کۆمەلگای کوردستان بەهۆی ئاڵ و گۆڕانەوە کە بەسەری داهاتە بوو و ڕەوتێکی نوێ و حرەکەتێکی نوێ لە نێو کۆمەلگادا دەستی پێکرد بوو واقعیەتەکە ئەو بوو کە کۆمەلگای کوردستان بە دوای ئەو حرەکەتە کۆمەڵایەتیانەوە بە تایبەت گەشەی سەرمایەداری لە ئێران و لە کوردستانیش هەرچەند بە هێواشی دەکرا بەهۆی هێندێ هۆی سیاسیەوە بەڵام بەرحاڵ سەرمایەداری وردە خۆی جێ دەکردەوە لەگەڵ ئەمە بزوتنەوەی ڕواڵەتی کۆمەڵایەتی کوردستان گۆڕا چینی کرێکار ژنان و بیر و بۆچوونی نوێ هاتە نێو ساحەی سیاسی لە کوردستان و ئەمانە مەیل و بۆچوونی خۆیان نیشاندا کۆمەڵە ڕەنگدانەوەی ئەم مەیل و بۆچوونە بوو. یعنی ئەوە ئەمێ ئەو بڵم کاکەنوەر قسە ئەوە نەبوو کە گویا ژمارەیەک ڕۆناکبیر دانیشتن و بۆ خۆیان ڕێکخراوێکیان پێکێنا ئەمە وابوو بەڵام ئەمە جواب بە زەرورەتێک و بە نیازێکی کۆمەڵایەتی بوو. کۆمەلگای کوردستان پێویستی بەوە بوو کە لە تاکە حیزبی بێتە دەرەوە. کۆمەلگای کوردستان نیازی بەوە بوو و هاتبوو ئەو هاستەوە کە تازە ئیتر ئەو حیزبە سونەتیانە نیان دەتوانی جوابی بەشێکی بەرچاو لە خەڵکی کوردستان کە بریتی بوون لە کرێکاران و زەحمەتکێشان مەیل و بۆچوونی تازە و بیر و بۆچوونی تازە هاتبوو مەیدان نەی دەتوانی جوابی پێ بداتەوە. ئەمە نیازە کۆمەڵی پێکهێنا و بەم جۆرە دەتوانین بڵین کە کۆمەلگای کوردستان چون بوو بە کۆمەلگایەکی چینایەتی جێگەی خۆی بوو حیزبی ئەوەی کە جواب بە نیازی ئەم واقعیەتانە ئەم وەزیەتە لە کوردستانی ئێران دەداتەوە بۆ ئەوە پێک بێت. کۆمەڵە لەسەر ئەم ئەساسە پێکات کەوا بوو
لە ماوەیشدا بە بڕوای من ئەگەر یەکێک لە من پرسێ باشە دەستکەوتان چ بوو من دوایی دەمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کاک ئەنوەر دەمەوێت ئاماژە بە سێ خاڵکەم یەکەمیانەوەی کە کۆمەڵا کرێکار مافی کرێکار و قازانج و بەرژەوەندی کرێکار سەر تیتر و سەر خاڵی گشتی و ئەساسی بەرنامەکانی خۆی کەوابوو لەم ڕوانگاوە دەچوو بۆ جوابدانەوە بە مەسایلی کۆمەلگا و تەنانەت بە مەسئلەی ملی وەستەمی نەتەوایەتی کە لەگەڵ خەڵکی کوردیش لەسەر شانی خەڵکی کورد و لەسەر شانی بەشی زۆری ئەو کۆمەلگای کە کرێکار و زەحمەت کێشمن قورسایی دەکرد ئەمە یەکەمیان ینی قازانج و بەرژەوەندی و مافی کرێکاران هاتە ڕوو دوای ئەوە مەسئلەی ژنان بوو کە جەنابیشت باست بکرد و بە دوای ئەوە بیر و بۆچوونەوە دژایەتیکردن لەگەڵ خوراافە و کۆنەپەرستی مەسهەبی لە کۆمەلگای کوردستان ئەمە یەک کەوابوو بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت واقعیت ئەوەیە من دیارە هەر لایەنانە کە بە ناوی کۆمەڵەوە کار دەکەن دەتوانن ئەو ئێدایانە بکەن بەڵام بە بڕوای من ئەگەر بگەڕینەوە بۆ سەر ئەهەم ئەم بناخەیە و ئەم بۆچوونە کە بۆچی کۆمەڵە پێکات و لەسەر چه نیازێکی کۆمەڵایەتی پێکات و دەیویست جواب بە چی بداتەوە من زۆر بەرگەی حاشا هەڵنەگر هەندەوەی کە دیان بەوە دادرن و ئەوە تاکید دەکەنەوە کە دامەرزێنەرانی کۆمەڵە بریتی لە کاکفوادی مستەفا سوڵتانی و هەروەها کاک حەمەحسێنی کەریمی و مەجموعەیەکی تر لە ڕەفیقەکانیمە ئەو سەردەم بۆ ئەمەیان هەست پێکرد بوو دیارە بە کرج و کاڵی بەڵام کۆمونیزم و ڕێبازی کۆمونیستی و هەڵدانی پەرچەمێکی بزوتەوەیکی سۆسیالیستی لە کوردستاندا لەسەر ئەم بناخە چینایەتە ئەوانە بۆچوونی ئەساسی ئەو کۆمەڵەیە بوو و بە بڕوای من ئەم کۆمەڵەی کە ئێستا ئێمە من تێدا ئەندامم لە جواب بە پرسیاری جەنابەت لەسەر ئەو ڕێبازەیە ڕاستە ئەمە دێت و کۆمەڵە لە جریانی مبارزەی خۆدا و هەوڵی خۆیدا ئاڵ و گۆشتی تازە تێتە پێشەوە و دەبێ بتوانێت ئەو بۆچوونە ئەساسیەی خۆی و ئەو بۆچوونە کە لە ناخی کۆمەلگاوە دێت بتوانێت لەگەڵ وەزعەتی واقعی کۆمەلگا لێکی بداتەوە ئێستایش کۆمونیزم و بزوت و حرەکەتی سۆسیالیستی لە کوردستانە بەپێی ئەو واقعیەتانە لە کۆمەلگادا هەیە جێگای هەیە ڕێگای هەیە و مەسئلەکە لەسەر ئەوەی کە چۆن بتوانێت ئەمە تەطبیق بدەیت لەگەڵ وەزعەتی واقعیەکە نەکشانەوە لێ ئەوەی کە ژمارەیەک لە ئەگەر قسەکەم ئەمەیەکە بەنێوی نوێ خوێندنەوە و بەنێوی نوێ بیرکردنەوە لە بنەما ئەساسیەکانی کۆمەڵە پاشەکشیان کردووە و پاشکەس بوونەتەوە ئەمە ناتوانێت سیمایەکی واقعی لە کۆمەڵە نیشان بدات کۆمەڵا سیمای واقعیەکەی ئەوەیە ئەویش بەر ئەساسی نیازێکی کۆمەڵایەتی کە ئێستایش لە ئەمڕۆدا بەو وەزیەتە تەغییر و تحولاتە کە لە کۆمەلگای کوردستانە هاتوۆتە پێشەوە بەو نابەرابەریانە بەو بێعەداڵەتیانە تەنیا ئەو بوچوونەیە کە دەتوانێت جای پێ بداتەوە و بتوانێت جوابێکی شیا و نیازی شیای پێ و نیازی واقعی ئەمڕۆ بەشی زۆری ئەو کۆمەلگایە جواب پێ باشە دێمەولاد بەڕێز کاک جعفەر ئەمینزادە ئەندامی ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە هێشتا منە وڵامم دەست نەکەوتێتەوە ئایا ئێوە پێت هەمووتان پێتان وایە کە لەسەر ڕەوت و ڕێبازی کە حەمەحسێنی کەریم و کاکفوادی مستەفا سوڵتانی کارەکەن ینی ئێوەش وەکوانێ تر و بەڕێز مامۆستا جەمال وتی ینی نازانم مەبەستی چییە ڕەنگە مەبەستی ئێوە بێ ئەڵێ هەندێک لەم هێزانە لە بنەما ئەساسیەکانی کۆمەڵە پاشگەز بوونەوە ینی دوایی لە خۆشیە پرسم ئەو بنەمایانە چینکە لی پاشگەز بوونەوە و لە بەرامبەریا بۆ نەڕەخنەیەکیش لە حیزبەکەی کاک جەمال هەیە لەلایەن ئەم هێزانەوە کە پێیان وایە ئەم حیزبەش حیزبێکە و ڕاستە ناوی کۆمەڵەیە بەڵام لەسەر دۆگمێک و لەسەر ئیدۆلۆژیایەکی بەردەوامەڕوە هەمیشە بانگەشە بۆ حیزبی کۆمونیستی ئێرانەکە بەڵام لە واقعیدا هەر کۆمەڵەیە و نەشی توانی وە خۆی لەو قەیرانە ئیدۆلۆژی و قەیرانە دۆگمە ئیدۆلۆژیە دەرباسکە جەنابی شت خۆت بە میراتگیری کۆمەڵا زانی من پێش هەموو شتێ سڵاومەیە بۆ ئەوانەی کە جۆچکادن بەڕادە و گەلی کوردستان و سڵاویشمەوە بۆ میوانانەی کە ئەمڕۆ بەشدارن لەم قسە و باسا باشە من لە ڕابتە لەگەڵ ئەوەی کە ئێمە چۆن بیرەکەینەوە ئەوان چۆن بیرەکەنەوە ئەوانی دیکە چۆن بیرەکەنەوە من ناچمە سەرەوە بەڵام یەک شت هەیە من
چەق بەستووی یا بڕێشت کە باسە کرێکە بڕێ کەس لایەنگری نوێکردنەوە و نوێبوونەوە و ئەو دەورانە نەماوە کە بنیام هەر لەسەر ئەو شتانە بڕوە ئەمە شتێکە نوێبوونەوە باشە بەڵام وەختێ باسی کۆمەڵاکەین کۆمەڵە لایەنگری خەڵکی کرێکار بووە خەڵکی زەحمە کێش بووە کۆمەڵە لایەنگری بەرابەری ژن و پیاو بووە من منزورمە ئەمە بنەما ئەساسیەکانی کۆمەڵەیە کافوات چۆنی بیرکردێتوە ئەو ڕفێقانەی کە نەماون دیارە وایان بیر کردوێتەوە ئەوانە بڕوان بە سۆسیالیزم بووە من پێم وایە ئایدۆلۆژی هیچ کەسێک نییە لەم دنیادا حتا لە حیزبی تازەشە ئەوانەی کە شتەکانیان گۆڕا ناویان هەر ماوە ئەو ناوەی کە 4-5 کۆمەڵێ ناویان نەخوانا ئەرێ بەڵام هەمویان ئایدۆلۆژەکانیان گۆڕاون هۆ ئایدۆلۆژی چەق نییە ئەوە نییە کە تۆ ئەگە ئایدۆلۆژیەکت بوو ئەوە لەسەر ڕێچکەیەکی خراپی بەڵام ئەگەر نەدبوو باشی من پێم وانە لەم دنیادا هیچ حیزبێ بێ ئایدۆلۆژی نەبێ ئەوەیە بەڵام ئەوەی کە کەس ماوەیانەماوە من پێم وایە ئەمە خەڵق قەزاوەتەکەنوانە من لە رابطە لەگەڵ ئەوەدا ناتوم لێرە منزورمە لەگەڵ بڵم فلان حیزب ماوەیانەماوە بەڵام ئەوەی کە من ئەزانم و من بڕوام پێ هەیە و من پێم وایە تەنیا منم میراتگیری ئەو ڕفێقانە پێم وایە خەڵکانێکی دیکەشن لە ناو جامعەی کوردستانە میراتگر بەو معنایەکە لایەنگری بەرابەری ئینسانەکان نەک لە شوعارە لە قسە بڕەکەس باسی عەداڵەتی اجتماعیەکەن شتەکانە گۆڕنەوەنە عەداڵەتی اجتماعی جمهوری ئیسلامیش باسی عەداڵەتی اجتماعیەکە من نەژم سۆسیالیزم من کۆمەڵە سۆسیالیست بووە ئێستا بڕەشێکیان بۆ خۆیان قسەی خۆیانەکەن ئەڵێن چی من نازانمەوە لەم لەولا باسییان کردە بەشێکیان هەر وتیانە بە وتیان ئێمە بڕوامان بە کۆمونیزم نەما بڕوامان بە ئەو شتانە نەما کە خەنیم بوون بەڵام من ئێستاش بڕوان بە سۆسیالیست هەیە پێم وایە ئینسانێکی سۆسیالیستم پێم وایە ئەبێ ئەمە تەنها ڕێگەی نەجاتی بە شەریەتەوە بە تایبەت خەڵکی کوردیش بە نەزەری من تەنها بەمە نەجاتیانە بێ لە ئەم چۆرەوەریانەی کەیانە حتا لە رابطە لەگەڵ نەگ مەسەلەی ڕەفاه لە رابطە لەگەڵ مەسەلەی نەتەوایەتیش بێ ئەوە دیمان بۆیە من منزورمەوەیە ئەمە ئولوگومان هەیە لە کوردستانی باشوور ئەوانەی کە وە دوای بڕێشت کەوتن بە دەردی فارسەڵێ وە دوای نەخودسیا کەوتن دییان بەڵام خەڵک احتیاجی بەوە هەیە کە لە ڕەفاها بژی خەڵک احتیاجی بەوە هەیە کە چونکی جامعە ئێمەش و جامعەی دنیاش تەبەقاتیە وەختێ من باسی ئەوەکەم باسی یەک شتەکە من نازانم من منزورمەوە بۆ خۆیان هەر کەس قسەی خۆیەکە کەسێ بە کەسێکی دیکارڵێ پێی وایە مەسەلەن چەق بەستووە و هەر شعاری 40 ساڵەوە پێشەدا من شعاری 40 ساڵەوە پێش نادەم ئەزانم 40 ساڵەوە پێش چیم کردووە زۆر کاری بەباش ئەزانم و ئێستاش بەر ئەساسی ئەوانە بەر ئەساسی ڕۆژش خۆم نیۆ کردوێتەوە نە ئەوەی پاشەکشێم کردبێ لەوەی کە من سۆسیالیزم نەبا من منزورم وایە ئەبێ بڕێ کەس تەوزیحاتی زیاتر بدا سۆسیالیزم فەرقەیە لەگەڵ سۆسیال دموکراسی سۆسیال دموکراسیارە و بۆرژوازی و جامعەی سەرمایەداریە کە ئێستا لە ئەوروپا هەیە من منزورمەوە نیە ئەمە خراپە بۆ جامعەیە بەڵام منزورمەیە بە فەرقەکانی بزانین ئێمە وەک خۆمان وەک ڕەوتی سۆسیالیستی بڕوامان بەوە هەیە کە خەڵکی کرێکار و زەحمە کێش و ژنانی سۆسیالیزم بە نەزەری من ئەمانە لە جامعە حقی ئەوانەیە کە جامعە بەڕێوە بەرن ئەکسەریەتی جامعە 90% خەڵکی جامعە ئەمەیە چ لە کوردستان چ لە ئێران وەسە لە بەشێک لە دنیادا ئەوانە ئەوەیە کە لەو رابطەدا من پێم وایە من جوابی خۆم ئەوەیە لێرەدا کە خەڵکێک من پێم وایە خەڵک قەزاوەتەکەن من ناتوانم قەزاوت بکەم لەسەر فلان حیزب جا ئەوان بۆ خۆیان چۆن قەزاوەتەکەن ناوی چی ئەنێن لە خۆیان شەرتەوە ناوی کۆمەڵە مهم نییە بە نەزەری من نییە ئەوەی کە کابرا بەخۆی ئەڵێ کۆمەڵە من مشکڵم نییە بەخۆی چی ئەڵێ ئەوانە بەڵام لەباری سیاسیەوە لەباری ئایدئۆلۆژیەوە کابرا بێ بڵێ من ئەوە ماوم یا نەماوم نە ئەوەی کە کۆمەڵە خۆی نوێ ئەکاتەوە کۆمەڵە بڵێ خۆی نوێ کاتەوە بەڵام چۆن خۆی نوێ کاتەوە باشە من دێمەوە جەنابێت بیسەرانی خۆشەویستی رادیۆگەلی کوردستان ئەمڕۆ بەرنامەی پارادۆکس تایبەتە بە ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە 26 ڕێبەندان و قسە و باز دەکەین لەگەڵ لە کۆمەڵی لەو بەڕێزانە
کە بریتین لە بەڕێز جعفەر ئەمینزادە ئەندامی ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی لە کەوانەیەکە کۆمەڵە، بەڕێز جەمال بزورگپور ئەندامی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران لە کەوانەیەکە کۆمەڵە، بەڕێز ناهید بەهمەنی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە کەوانەیەکە کۆمەڵە، بەڕێز ڕزای کەعبی جێگیری سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان کۆمەڵە. وە خۆشتان حتممە ڕوتی پێنجەمیش بەڕسمیە ناسن کە ڕوتی یەگرتنەوەیە واقعەتێکە کە هەیە، وەکوتم پێمان خۆش بۆیش بەشدار بێت لە لەندەنەوە، بەڵام حاصل نەبوو. بەڕێز کاک ڕەزا ئەگەر بێمە لای جەنابەت گوێ لە قسەی ئەو بەڕێزانە بوو کە هەمووتان ئێستا وازەحا کە پێویست ناکە پرسیار لە جەنابەت کە هەمووتان خۆتان بە میراتگیری کۆمەڵازان و هەمووتان ئەوە تا لە کەوانەیە خوێنمە هەمووتان ناوی کۆمەڵەتان لە خۆتان ناوە، بەڵام من پێم وایە هەندێکتان هەندێکی تری بەڕسمی ناناسێ. قسەکەوەیە کاک جعفەر وتی هەندێک لەو هێزانە کۆمەڵە بوونی خۆیان ئاوار ڕاگەیاندووە کەوان کۆمەنیز نەماون، ینی بە تایبەتی ئێوە ئەوە من گوێ لێ بۆ بەڕێز عومەری خانیزادە لە سیمینارێکە لە ستۆکۆڵم وتی منەڵێم کۆمەنیز نەماوم، ئێوەش بڵێن کۆمەنیز نەماوین، یعنی کۆمەنیز نەمون چەمکی کۆمەنیز نەبوون ئیدۆلۆژیای کۆمەنیز نەبوون دەلالەتە بۆی کە ئێوە کۆمەڵە نەماون، یان ئێوە بۆچی پاش هاتنە دەرتان لە حیزبی کۆمەنیست لە کۆمەڵە حیزبی کۆمەنیست و دوجار هاتنە دەر لە کۆمەڵی شۆڕژگەر کۆمەڵەیەکی ترتان دروست کرد. بەڵێ زۆر سپاس. من پێم وایە کە باسی میراتگیری کرا، بەڕاستی ئێمە ئەوە نییە خۆمان بە میراتگیری کۆمەڵە بزانین و کەسی تر بەوە نەزانین، ئەسڵ بەحسی میراتگیرین لەوانەیە بەحسێکی پێ باش نەبێ و پێویست نییە. من واش بۆی ئەچم شاید لە مواضعی ڕسمی لایەنێکە لایەنهایەک ماوێ کە مەسەن ئەمدا ئەو لا بەڕسمێت ئەناسەیانە، بەڵام هەستی عمومیم ئەوەیە بە پێی ئەو ڕەوابطیش کە پێکاتوە وای بۆ چم کە ئەمە داڕحەڵ ئەو جۆرە نەماوە، ئەو حساسیەتە بە ناوی کۆمەڵە و ئەم بەخۆی بڵێ کۆمەڵە ئەو بەخۆی بڵێ کۆمەڵەت بە دروست ئەو حساسیەتە نەماوە. ئەوە یەک. دوو هەم تاوجێی بە ڕێبازی سیاسی و ئەوان هەڵەگەڕێتەوە. من پێم وایە کە کۆمەڵە لە سەرەتا ڕاستە کۆمۆنیست بوو، سۆسیالیست بوو، چەپ بوو، ڕزگاری خواز بوو، فڵان هەموو ئەوانە مدافعی کرێکار و زەحمەتکێش بوو، هەموو ئەوانە ئێستەیشە بێ هەروابین، ئەوە هیچ گومانی تێدا نییە بۆ خەڵکی هەژار و زەحمەتکێش و چینی کرێکار و هەمووانە. بەڵام من دەمەوێت ئەوە بڵێم کە هەر لە سەرەتاوە بەشێکی هەرە زۆری تراتیکی کۆمەڵە 99% ممەیزی نۆی سەرفی سازماندەهی و بەرەو پێشچوونی بزافی ڕزگاری خوازی نەتەوەیی لە کوردستان بوو. ئەمە هیچ حاشای لێ ناکرێت. تۆ مثلا پراتیکی کاکفوادی مستەفا سوڵتانی چاو لێ بکەیت، یەکێتی جوتیارانی پێکێنەوە چووە هێزی پێشمەرگە تەقوێتکە، خۆی ئامادە کرد بۆ بربەرەکانی لەگەڵ هێرشی دژمنی کۆماری ئیسلامی. دوای بەداخەوە کاکفواد زۆر شەید بوو، دوایشە هەموو ناوەندی کۆمەڵە کە ئەو دەم هیچ کەس قسەی نییە لەسەر کۆمونیست بوون و سۆسیالیست بوون و چەپبوون و هیچ تاکێکیان بەشی هەرە زۆری بەرنامە و سیاسەت و کاری کۆمەڵە بۆ ناوەندیەکەی بوو بە ئەولەویەتەکانی بوو بەهۆی کە لەو بزوتنەوە کار و چالاکی بکە. ئەوەی دوو هەم ئەو مەسەلەیەکی دیکەوەیە کە ئێمە خۆمان کەماکان پێ چەپ و سۆسیالیستە، ئەمە بۆ ئەوە ناڵێن بۆ ڕازیکردنی دڵی ئەم لایەن و ئەو لایەنی کۆمەڵە، ئەمە بڕوای ئێمەیە وەڵا ڕاگەیاندنەکانی ئێمە ئەمە دەمەدات. تاوجێ مەسەلەوەیە لەو سمینارە کاک عومەری خانیزادە وەکو نەزەری شخصی خۆی باس لەوە دەکات کە نەیوت من کۆمونیست نەماوم، نەیوت من کۆمونیست نیم، کوتی ئێمە بە خۆمان ناڵێن کۆمونیست، ئێوەش ماڵمەڵێن. پێوا بوو بەیانی چەپ و سۆسیالیستی بەیانێکی هەمەگیرتر و توودەیتر و جەماوەڕێی ڕێی کۆمەڵی زەحمەتکێشان نەبوو، بەس ڕێی کاک عومەری خانیزادە بوو. لە هیچ قەتنامە و بڕیارنامەیەک و هیچ کنگرەیەکی ئێمە باسی ئەومان نەکرد کە ئێمە کۆمونیست نین. بۆیە من پێم وایە چەپ و سۆسیالیست ئەمڕۆ بەیانگەری جنبشی سیاسی چەپ و سۆسیالیستیە لە کوردستان و پێم وایە ئەوە هەمومان کۆ دەکاتەوە لە دەوری یەک. باشە. من پێم وایە لایەنەکانی کۆمەڵە کارکردن ئەگەر دانیشن خارج لە شعار، خارج لەو دڵێشانانەی کە لە من شعاراتە پێشە، خارج لە ئیتهاماتێکی زۆر زەمەندە کە لە دژی یەک دراوە، بێن دانیشن لەسەر میزێک لەسەر یەکتر قسە نەکەن، لەسەرەوە قسە بکەن ئەولەویەتەکانی
حزبێکی چەپ و سۆسیالیستی یا حزبێکی کۆمونیستی بە تعبیرەوان لە کۆمەلگای کوردستان چییە؟ من پێم وایە بە سرعەت لەسەر 1990 ئەرکەکانمان کۆکەبی بۆیە دەبێ ئێمە هەڵگەڕێنەوە بە کۆمەلگا بە ئەرکەکانی ناکرێ من 40 ساڵ هەموو هێزی خۆم هەموو سەرمایە خۆم هەموو کادرەکانی خۆم هەموو ڕاهبەرانی خۆم لە جنبشی ڕزگاری نەتەوەیی لە دەست بەم زەحمەت پێشن ماندوو نەبن بەڵام شعاری دیکەی پێ هەڵگرم ئەمە ناخوە بۆیە بە بڕوای من دەبێ بۆ ئەوەی ئێستش ئێمە وەک کۆمەڵی زەحمەت کێشان پێمان وایە ضرورەتی هەیە ئەم لایەنانە لە دەوریە کۆبنەوە هەڵکاری چەتێکی کۆمەڵە ئێمە پێمان وایە بە دەرەجاتێکی زۆر ئەو بلوغی سیاسی پەیدا بووە و ئەو من پێم وایە اختلافی زۆرمان نابێت و من پێم وایە لە قسەکانمان لەسەر ئەوە متەمەرکز باشە من دێمە وڵات بەڕێز ناهید بەهمەنی کاک ڕەزاوتی یعنی دروستبوونی کۆمەڵە لە سەرەتاوە لە 19.9 حرەکەتێک بووە بۆ خزمەتی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستان یعنی وەوتی کاک فواد بستەوەی جوتیاران و کرێکاران و ئەوانم ینی قسەکەی ئەوە بوو کە ئێمە کۆمەڵەیەکمان دروست کردەوە بۆ خزمەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ خزمەتی کورد لە کەوانەیە کورد نەک بۆ خزمەتی تورک و بلوچ و عەرەب و فارس و ئەوانە وەڵحاصل یعنی ڕەخنەی لەوە گر کە ئێستا ئەوەی کە هەیە کۆمەڵە واقعیەکە ئەوانن نەگەوەی کە شتێک هەیە بە ناوی حیزبی کۆمونیستی ئێران یعنی قسەکەی ئەوە بوو کە دروستبوونی کۆمەڵە زەروریەت بوو و ئەولەویەتی کاری کۆمەڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان یا لە کوردستانی ئێران مەسلەی ژنان کرێکاران زەحمەتکێشانی کورد بوو و بەدەستێنانی مافەکانی حەقخوازانەی خەڵکی کوردستان بوو نەگەوەی کە ساڵی 1970 حزبێکی تری بۆ دروستکرا و کۆمەڵە تێک درا دیار بە قسەکانی کاک ڕەزاوە بوو کە دیارە مەبەست کە عەبدوڵای موحتەدی ژەگرێتەوە کە لە بنیادگوزارانی حزبی کۆمونیستی ئێران لە ساڵی 1970 تۆ ڕەخنانە بە دروست دەزانیان ئێوە فعلەن ئێوە ڕەوتی تازەی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان پاش هاتنە دەرتان لە حزبی کۆمونیست پێتان وایە ڕوانگە و تێڕوانینی ئێوە جیاوازە و ئێوە میراتگیری ئەسلی کۆمەڵەن و ئێوە دەستبەرداری خەباتی ڕابردووی حزبی کۆمونیست بوون و پێتان وایە حزبی کۆمونیست زەروریەتی نەماوە تەنها شتێکە زەروریەتی ئەم کۆمەڵەیە کە ئێستا توانێت لە چوارچێوەی تێکۆشانی کوردستانە کار بکە بەڵێ فەرموو بەڵێ من لە پرسیارەکەت بەداخەوە هەمووی تێنەگەیشتم چونکە کاتێک جەنابەت پرسیارەکەی لە ئۆتاقی فەرمان سلۆقیەکەیە کە نابێ وابێ کەس حاڵی نابێ شم کرد بەڵامەوەندەی تێگەیشتم نازانم لە مەجالێکی ڕادیۆییدا من لە هەندەران و ئێوە لەوێ چەندە ئەتوانین ئەو بناغا عەقایدیەشی بکەینەوە و هەر کە مدافعی خۆی بێ و جوابی هێرشی ئەوی دیکە بداتەوە ئەمە من بە مناسب نازانم لە ڕۆژی کۆمەڵەدا جێخۆیە بڵێم کە دەبوو بەعزی پرسیاری دیکە مەطرح بێ طبعا بە هەر حاڵ الآن کە جەنابەت تەئکید لەسەرەوە بکەیتەوە کە کێ خەتی کاک فواد بڕێوە باوکێنای با هەموو ئێمە چالاکوانان و شۆڕژگەڕانی زمانی 40 ساڵەوە پێش بووین و هەموو دوایی بە دەلایلێکی سیاسی لە یەکتر جیا بووینەتەوە ئەگەرچی ئەلعان من پێمانیە بە هەر حاڵ جەنابەت پێنج شەش کەست هێناوە بە نێوهای جۆر بە جۆر بۆ لایەنت هێناوە نەزانم چەندە واقعینەوەانە بەڵام بە هەر حاڵ من دەسەرەوە ناچم من دەڵێم دەستە دوو بناغا هەوڵدان بۆ نەهادینەکردنی عەداڵەتی کۆمەڵایەتی لەسەر مافەکانی چین توێژی خوارەوەی کۆمەڵگا لەوانە کرێکاران نەژاران دادخوازی لە مافەکانی گەلی کورد کۆمەڵە پایەی گرت بۆ وەختی خۆی ئەو دەورانە با بنێوی سۆسیالیزم بەڵێ ئێمە بۆ ئەهدافی سۆسیالیستی تێکۆشابێت قەتعانیش هەمومان خۆمان ئەگەر سۆسیالیزم بەم دوو معنایە بێتە من ئاماژەم پێ کرد بەڵێ وایە دژمنیشی هەیە لە دنیادا ئەمە دژمنەماندی و تاقی کراوەتەوە هەموو لەوانە من قەم بە ئینسانێکی سۆسیالیزم بزانم لە هەموو بوارەکانی سۆسیالیست کەسێکە کە لە هەموو وەیا جەرەیانێک کە لە هەموو نەهامەتیەکانی بەشەری
سەرنجی ڕابکێشتەوە هەوڵ بدات بۆ کردنەوەی وەخەبات بووی ئەم پێم وایە ڕێتا کۆمەڵەدا بوون ئەو کارەیان کردووە جەرانێکدا کردکەم کە ماکات ئەسەر هەم حیزبەکەی خۆم و هەم خۆم لەسەر بڕواایە مادین ئەمەی تشتی ئیدۆلۆژیک و هەڵکۆڵ چۆن بڵێم لێدان و لێخۆڵینەوە لەسەر عەقیدەی یەکتر ئەسڵەن بە ئەمرێکی درستی مەدەنی و مۆدێڕنی نازانم من ئەوە تۆ زەمانی سۆسیالیزم تۆ زەمانی کۆمۆنیزم بووی بە هەر دلی نقطەی ئیشتراکمان چییە ئەگەر سێرمان لە سیاسەتدا ئەپی بینایی باش قەدەمێک لە ڕێگەی لابردنی نەهامەتیەکانی هەژار و فەقیر و بەگەلی کورد هەڵگری بە کەس مربوط نییە کەسێک لە زەمانێک چی بووە و ئەلعان چۆنە تەفتیشی عەقاید هەر ئەوەندە بۆ تۆ بۆ هەر کەس نەوعیتی حەقا کە بۆ دیگران بەڵام من ئەسڵەن ناچمە ئەو بەرە چون ئەتوانەوە لە مێتود و مەنیشی من حیزبەکەی مندانیە من دەڵێم ئەوڕۆ قەتی ئیشتراک چییە قسەی هاوبەشمان چییە بۆ دەستخوازی گەشتی کردووە بۆ هەژاران و فەقیران شتیمان لە پلتفۆرمدا هەیە ئەمە ئەسڵی سیاسەت دروستە کوردستانی مەدەنیە بەڵێ دروستە باشە بەڵێ باشە نایت خان دوای دێمەوە لای جەنابەت کاک جەمال گوێت لە هەردوو نایت خان و کاک ڕەزا بوو ئەڵێ بۆ نمونە نایت خانوتی ئەڵێ ئەوە بە کەس مەربوط نییە کە دوێنێ ئێمە چی بووین و ئەمڕۆ چین یعنی کە ئێمە دوێنێ هەڵگیری بیر و باوەڕ و ئایدۆلۆژیایەک بووین ئەمڕۆ هەڵگیری ئایدۆلۆژیایەکترین ئەوە بە خۆمان مەربوتە و کاک ڕەزاش گوێت لەو ڕەخنەیە بوو کە ئەڵێ کۆمەڵە هەر ئەسلی کارەکەی بوو خزمەتکردنی کۆمەلگای کوردستان بووە نەگەوەی کە ئێستا ئێوە دیعایەکەن و بە ناوی حیزبی کۆمۆنیستەوە و ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوشدا دوای پێکهێنانی ناوەندی کاری هاوبەش جۆمان لە هەندێک خطابی ئێوە بوو بە ناوی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستەوە کە تەواو جیاوازە لە وتەنانەت سەورەکەمەوە ڕوانگەی کاک جەعفەریش بێ تەواو جیاوازە لە کۆمەڵەکانی تر ئێوە ئەو ناوەندە بە تایبەتی هەردوو کۆمەڵەکەتان بە بەرەی ڕاست و بە بەرەی ناسیۆنالیست و تەنانەت دوێنێ پێرە لە سیمینارێکی سەلاحی مازوجی لە ئەندامی ڕەهبەرانی ئێوە ئەڵێ کە ئەم ناوەندە تەواو کوردستان دابەش کردووە بەسەر دوو بەرەی تەواو واقعی بوونەوە کە ئەوانە بەرەی ڕاستن ئەوانە بەرەی ناسیۆنالیستن تەنانەت ئەوانە بەرەی پشتیوانی لە سەڵتەنەت تەڵەبن و ئەوانە ئەڵێ بەردەوام تەردیدیان هەیە هەردوو کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشانی کوردستانی ئێران و کۆمەڵی زەحمەت چێشان و هەردوو حیزبی دیموکراتەکەش ئەڵێ تەردیدیان هەیە دەڵێت لە کاتی بایکۆتی هەڵبژارنەکانی دەورەی پێش و کە لە مقەڕەکەی ئێمە هاتنە دەرەوە ڕێیان گۆڕی بۆ نمونە لە جیاتیەوەی بڕیارماندا هەردوو هەڵبژارنەکانی شوورای شارودێ لەگەڵ هەڵبژارنەکانی سەر کۆماری تحریم کەین کەچی هاتن دوای بانگەشێوەیان کرد کە دەنگدەن بەسەر کۆمار مەدەن بەڵام دەنگ بن بە شوورای شارەکان ئەڵێ بەردەوام تەردیدیان هەیە بۆ ئەڵێ جیابوونەوەی ئەوە مەبەستمەوەی لە هاوکات ئەمەی لە وتاری ساڕۆژی دامەزراندنی کۆمەڵی لە 26 ڕێبەندان دوێنێ پێرە لە ستۆکۆڵم وتووە خۆش گوێ لێ بۆ حتمەن ئەی مەبەستمەوەیە ئێوە بە تایبەتی ئێوە وەکو کۆمەڵە ڕێکخراوی کوردستان حیزبی کۆمۆنیستێران بە تەواوی خەتی خۆتان ڕۆشن کردوێتەوە کە ئێوە هێزی چەپ و کرێکاری و سۆسیالیستی و مارکسیستی و کۆمۆنیستن بە بەراورد لەگەڵ هێزەکانی تر هێزی ڕاست و ناسیۆنالیستن کەوە تا کاک ڕەزاوتی لە هیچ ڕاگەیانێکی ئێمەیان نییە کە ئێمە بڵین کۆمۆنیست نین ئەوە پێی وا بۆ ڕێی شخصی کاگۆمەری خانیزادەیە لەو سیمیناری ستۆکۆڵم وتوێتی بەڵێ کاگەنوەر سۆسیالیزم کۆمۆنیزم و شەنین ینی ئەمەلن زۆر چاکان دقیقاً ئەمەلن پراکتیکی کۆمەڵایەتین یعنی ئەمە ناتوانین بە ئیشتیای خۆمان دانیشین بڵێن ئەتۆ کۆمۆنیستی ئەتۆ نیت ئەو هەیە ئەو نییە ئەمن ئەو ناتوانم ئەوکەم پراکتیکی کۆمەڵایەتی ئەم حیزبیا ئەو حیزب جواب بە چی نیازێکی کۆمەڵایەتی داتەوە ڕوانگە و بۆچوونی کام چین لە کۆمەڵایەتی نیاز و پێداویستەکانی کام چین دە و کۆمەلگایدا منعکسکاتەوە دیاری دەکات
باش دەڵێن تاغیری ئیدۆلۆژی بە ئێم بەڕێزە دەفەرمێت تاغیری ئیدۆلۆژی دراوە بە ئێمە بە من چ مەبوو کەیف خۆیانە ئەتوانن وا بکەن لە دنیا ئیمڕۆداوە ئەمڕۆ لەو ساڵۆنەوەدا نەقشەی کوردستانم دی و ئەو هەموو حیزبە بە دۆریدا باشە سەر لە سەدان حیزبەدا ئەو کەس ناتوانێت بگەوەی ئیتفاقنی باشیشە بە باریکە ئەو باشە بەڵام گیرەکە لەکوێدایە لەو پرسیارێکە جەنابێک دەڵێ هەمووتان بە کۆمەڵە کار دەکەن من دەڵێم ئەوەی کە من دەڵێم بەردی بناخا و کۆمەڵە لەسەر ئەو بۆچوونەدا مەرزرە و لەسەر ئەو بۆچوونەدا مەرزە ناهید خان دەفەرمێت ئەمە کۆن بووە ئێستا شتی مدرن هاتۆتە پێشەوە مدرنیزم لە دنیای ئیمڕۆدا پاشکەس بوون لە زۆر شتە قسەکە لەسەر ئەوەیە ئەوەی کە تەزادی واقعی ئەو کۆمەلگایە کرێکاری تێداییانە زەحمەتکێشی تێداییانە ژینی تێداییانە دەچۆسێنەوە یانە کێ دەچۆسێنێتەوە چا مەسەلەکەم ئەمەیە کاکەنوەر وشەنین ئەمانە ئێستایش بەپێی ئەو تەزادی ئەمانە بناسینەوە لە حیزبی کۆمەنیست لە کۆمەڵە و لەگەڵ کۆمەڵەکانی تر بەچی بیان ناسی بەکردەوە چییە کردەوە جا عەرزت کەم کەوابوو ئەم تەزاددانە ئەم ناکۆکیانە کۆمەڵایەتە ئێستایش هەیە ئەوەی کە ئێمە دەڵێن سوسیالیزم ئیتیفاقن ئەمڕۆ زەرورەت و نیازی زۆرترە لە دوێنێ کۆمەلگای کوردستان پێشڕەفتی کردووە کۆمەلگای کوردستان گەورە بووەتەوە شارەکان گەورە بوونەتەوە ئەو ژمارەیە کە دەچن هێزی کاریان دەفرۆشن زۆرتر بوونەتەوە کەوابوو سوسیالیزم نەزورەتەکە جا پێت بڵم لە چیا دەیدۆزیتەوە تمشاکە کاک من کەسێک کە سوسیالیزمە بیر لە هاوچارنووسی کرێکارانی کوردستان زەحمەتکێشانی کوردستان لەگەڵ ئێرانەکاتەوە من دەڵم تەنیا ئیتفاقن ئەوەش باشە بۆ ئەوەی کە باشە کاری خەڵکی کورد ئەوە یەک دوو بیر لە دموکراسی لە خوارەوە لە ڕێگەی دەسەڵاتی جەماوەری دەکاتەوە ئەوە دوو باشە من قسەم لەسەر ئەوەیە دەڵم کاکی گیان لە بزوتنەوەی کوردستانە دفاع لە بەرژەوەندی و قەزانج و بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە هەرچوە پارچەی کوردستان دەکات کەسێک کە شەرمێنانە لە ڕۆژاوا دفاع دەکات ئەمە بۆ من دەچێتە ژێر پرسیار هەڵی بووی کەسێکە استراتژی خۆی دەبەسێتەوە بە ئیسلاحخوازان لە نێو حکوومەتە کە ئێستا خەڵک پێشی کەوتون دەڵێن ئیسلاحخواز و ڕفۆرمخواز و ئەویتر ئوسولگرا کەڵکیان نەماوە کەسێکە خۆی بوانەوە دەبەسێ ئەمە قسەیە کەسێکە خۆی بە استراتژی ئامریکا و دەبەسێ کە فەشەلی هێناوە لە بەرچاو خۆمانە لە کوردستانی عێراقا لە کوردستانی لە سووریا لە تورکیا لە یەمەن لە لیبی لە هەموو خۆی استراتژی بەوانە دەبەسێ چاوەڕێ ئەوانە کاکە گیان ئەمانە سوسیالیست نین ئەیچین بە نظری من هێزێکی بزوتنەوەی کوردستانن کە ڕنگدانەوەی بزوتنەوەیکی ملی خوازی و بەگرایشی ناسیۆنالیستیە بێپەردە دەڵم کۆمەڵەی شۆڕشگێری زەحمەتکێشان کۆمەڵەی شۆڕشگێری زەحمەتکێشان دەق هاودەق جەریانێکی ناسیۆنالیستیە و بەکردەوەکانیان لە توولی ئەو ماوەیەدا و بە فعالیتەکانیان لە توولی ئەو ماوەیەدا و بە حەسان و کەوتیان بەرامبەر بە بزوتنەوەی ڕزگاری خوازانی خەڵکی کورد نەتەنیا لە کوردستانی ئێران بەڵکو لە باقی شوێنەکانی تر و بەکردەوەی کە تەلاشیان کە خۆیان بپەسن بە جەریاناتی سەڵتەنەت تەڵەبەوە خۆیان تێکۆشان لەگەڵ ئەوان ڕێبخەن و توانیان و تەلاشێکیان بە ئەو کارانە کرد باشە ئەتوانە بە ڕەوتی سۆسیالیستی و ڕەوتی مارکسیستی ناناسیتەوە هیچیان من ئەوە جریانی کۆمەڵەی شۆڕشگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەو ناوە نەخێر بە جریان حەقی خۆیانە ئێحترامیان هەیە ئێحترامیان هەیە هیچ کاملەن بموادێکیش ممکنە مە هاوکاریمان بێبێکەوە بەڵام ئەوان جریانێکی کۆمونیستی سۆسیالیستی بە استراتژی سۆسیالیستی لە بزوتنەوەی کوردستانە نایان ناسین و بڕوان بەم دەلیلە بەناوی مدرنخوازی لە بناخە ئەساسەکانی کۆمەڵایان ولاداوە و پێناسەی کۆمەڵایان بەنیازی خۆیان بە جۆرێکی ترم باشە دێمەوە کاک جعفەر ئیدۆلۆژیای ئێوە چێ من سایتەکەتانم لەبەر دەستە ڕاگەیانەکانتانم لەبەر دەستە و کاتی خۆشی لەو بارەیەوە کە ئێوە جیابوونەوەی خۆتان لە حیزبی کۆمەنیست ڕاگەیان یان وەکو خۆ دەڵی کە دەریان کردن بەهەرحاڵ هەز ناوێکی لێ بنەی بەهەرحاڵ لەژێر ناوی ئینشیعابە جێگای بێتەوە بابزانم ئیدۆلۆژی ئێوە چییە تۆ لە بەرنامەی یەک دوو بەرنامە لەوە پێش لەم سەرمێزەوتت تەنها ڕێکخراوی کوردستان حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە یعنی حیزبەکەی کاک جەمالی بزورگپور ئەتوانێت نوێنەرایەتی کرێکاران و زەحمەتکێش بکات لە ڕۆژهەڵاتی کوردستان یا لە ئێران وەکو حیزبێکی چەبوو مارکسیست ئەمە
دانپیانانێکی دروستە و پێم وایە حەقانەتی تایە مەبەستم حەقانەت لەوەیە لە نێوان هاوڕێتی ئێوەدا نەگەوەی کە من ئیدۆلۆژیای حیزبەکە تەشخیصکەم ئەمەیک ئەم حەقانەتی تۆ پێدەی هێشتا لەسەر ئەو بۆچوونەی و ئیدۆلۆژیای ئێوەچی هەندی ئەو کاتێک کە ئێوە مانیفێستێکتاندایە دەرەوە من خوێنمەوە خەڵکی تریش خوێندیەوە تێگەر وایە ئەم مانیفێستە چ جیاوازی هەیە لەگەڵ مانیفێستی حیزبی کۆمەنیست و چ جیاوازی هەیە لەگەڵ حیزبی کۆمەنیست ڕێکخراوی کوردستان بۆچی جیابوونەوە ئەگەر وایە دوایەوە پێت بڵێم یعنی کاک جەمال لە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان ناسیۆنالیستە بۆ ناسیۆنالیزمون عیبەیە ئەگەر قرار بێ حیزبێک ناسیۆنالیزمی عیبەیە فەرموو من دەوەی ئاخر جواب بدەمەوە من ناسیۆنالیزم عیبە نییە تۆ ئەمڕۆ پرسیارەکانت ئەوە منش پێم وایە بە شێوەیەکی دیکە بە تایبەت لەسەر ڕۆژی کۆمەڵە بوو مەترح کردایە من لێرەدا بۆیە من ئەم پرسیارە دێنمە گۆڕێ نە ناسیۆنالیزم عیبێ نە سۆسیالیزم هەمووی ئایدۆلۆژیایەکن بۆ خۆیان هەر کەسێک ئەوە بەڵام لێرەدا باسی ئەماکەین چەپ و ڕاست نەجامعە دیارە مە خەڵکە قەزاوەتەکان بەڵام مەجموعەن لە کوردستانی ئێرانە منە ڕۆژەش کە ئێستا پرسیارەکەت کرد من هەموو شتێکی حیزبی کۆمۆنیست یا مەسەنە ئەو ڕێکخراوی کوردستانەکەی بەتایبەت چونکی من لەگەڵ حیزبی کۆمۆنیستان نیم بەڵام رابطە لەگەڵ ڕێکخراوەکەیە لەناو ئەو هێزانە کە ئێستا وجودیان هەیە لە کوردستانە وتم ئەوان نمایندەجی چەپەکەن لە جامعەی کوردستانە وەک حیزب باش دەنا لەناو خەڵکە خەڵکیی زۆری شەیە کە نمایندەجی چەپەکەن ئەو حیزبانەی دیکە نمایندەجی ناکەن دلایلەکانشی هەرە شتانەیە کە باس کرا لێرە کردەوەیە مەسەلەن ئەو حیزبانەی دیکەی کوردستان کۆمەڵەکانیش و ئەوانی دیکەش وەختێ دێن لە رابطە لەگەڵ جامعەی ئێرانە حتا نییە مەسەلەن باسیەوەکەن کە ئەوان لەگەڵ چێ متحد دەبن لەگەڵ پانیرانیست کوڕیشا دموکراتی خوازان منزومە ئەمە معلومە ئەمە جەناحی ڕاستی جامعەی کۆمەڵگایە من ئەوەیە بەڵام ئەگەر تۆ بتەوێ خۆت بە سۆسیالیستیش بزانی بەڵام لەگەڵ بەرەی چەپی جامعەی ئێرانیش نزیک نەبێ و لەگەڵ کوڕیشان معلومە خۆ ئەمە کردەوەکانە خۆ تا ئێوارێ من بڵم سۆسیالیستم خۆ تۆ وەک کەلیمە هیچ نییە ئەوە سۆسیالیستم خەڵکە قەزاوەتەکەن ئایا من لە کردەوە واقعان سۆسیالیستم بەجێوە بچم وەلای کرێکاری ئێرانی ئەچم وەلای کوڕیشا ناکرێ من بچم وەلای کوڕیشاش و بچم وەلای پان ئێرانیستیش و بچم وەلای هینی نەتەوەکانی ئێرانیش و مەجموعەی ئەوانە و لەم لاشۆ بڵێم منم سۆسیالیست منم لایەنگری خەڵکی کرێکار و زەحمەکێش من ئەماڵێم لەو ڕابتادەنا هەموو کەسێ حەقی خۆیەتی چۆن بیرەکاتەوە هەموو کەسێ حەقی خۆیەتی چۆن قەزاوەتەکە بەڵام من لێرە بە کەس ناڵین کە ئەمانە چەندە جددین من هەرەوەندە جددیم کە ئەو ڕفێقانەی دیکە کە لەم شتا بە خەڵک وا نەڵێن لەبەرەوە چی نەڵێن بە خەڵک چی نەڵێن مەسەرەن ئەم جەریانانەی کە تۆ بانگت کردووە یەکێ لە ڕفێقەکان دۆستانە باسی کرد کە نازانم ئەمانە چەندە واقعین ینی ئەم جەریاناتە واقعی چییە واقعی نەفرێکیش واقعی لە کۆمەلگای ئێمە ئەگەر خەباتە بەڵام من ئەوە بیرجەنا بتخەمەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە دانیشتێکە کاغابڵای مهتەدیڵێ من تەنها دوان ئەو پەرستێ کۆمەڵە بە ڕسمیە ناسم و ئەبینم ئەرێ من کارم بەوە نییە جامنیش نییە تا ئێوارە لێرە بڵێم جریانێ بە من پێم وایە لە کوردستانە حیزب زۆرە کەعبە جوزیەکی لەو حیزبە ڕاستانەی جامعەی کوردستانە من بە ڕسمیەتی بناسم یا بە ڕسمیەتی نەناسم وجودی هەیە ئەمە نەو ئێشتە کە وەختی خۆی حیزبی دموکرات لە رابطە لەگەڵ ئەحزابی ورد و درشتی کوردی و ئێرانی لە کوردستانیان کرد ئەم نەو ئەشتە باوی نەماوە لەبەرەوە نییە تەواو بووە حتا سێ کەس لە جامعەی کوردستان یا ئێرانە بیانەیە بۆ خۆیان شتێ بکەن تا ئێوارێ من با بە ڕسمیەتی نەناسم ئەوان خۆیان تەحمیلەکەن جامعەت تەحمیلیانەکە ئەم دەورانە وەختێ باسی 40 ساڵەوە پێشەکەین باسی مۆدرنیزمەکەین خۆ نابێ لەم قسانە بکەین باشە چونکەوانش تەناقوزی هەیە باشە کاک جعفەر من سەرەتا پرسیارەکەوتم کە ئێوە کاتێک کە ڕوتی سۆسیالیستی کۆمەڵەتان ڕاگەیان هاتنە دەرەوە لە ناو کۆمەڵە حیزبی کۆمونیستێران مانیفێستێکداندا جیاوازیەکم نەبین ینی جیاوازی زۆر هیچی وایتیان نەبوو لەگەڵ حیزب کۆمونیست ئێستا پێم بڵێ هۆکاری جیابوونەوە چیە یان با بڵم بۆ ناتوان ئێستا بەیەکەوە ببنەوە حیزبێک ئەگەر وایە ینی گرفتەکان چیە بۆی کە ئێوە بستنەوە سەرخەتی کاکفوات ینی بستنەوە سەرخەتی هەمە حسێن کەریمی هەمووتان مەبەست من ئەزانی چییە هینی ئەمە دەگەڕێتەوە بۆ نزیک 9 ساڵەوە پێش ئێمە اختلافاتمان بووە دیارە
نازانم ئێستا حیزبی کۆمونیستا تۆ بەخۆیان هاتوۆ بەخۆی نەوعێ تۆ بە منەڵی هاتۆ تۆ بەخۆی ئەوە خۆی دانیشتۆ ینی هاتنەوە بەخۆمە بەس چییە؟ نەوعێ سکتاریزم و نەوعێ ئەسەن نییە نەقزی دموکراسی لە ناو تەشکیلاتەکانە هەمووشە بووە حیزبی کۆمونیستی لەوانە بووە کە مەودای کەم دراوە بە ئینسانەکان نەزەراتی خۆیان وەختێ باس بکەن و مەجموعەوانە وەختێ نەزەرات گەیشتۆتە عەلەنی فشاریان هاوردە بۆ مەخالفین ئەمە شتێکە کە لە ڕەوتی ڕووداوەکانی کۆمەڵا لە ئەوڵەوە تا ئێستا من ئەوەم تیا بەدی کردە تا ڕۆژەی نەگۆڕاوە من نازانم ئەوە خۆ من لەگەڵیان نەماوە من 9 ساڵەوە ئەوانە بەڵام ئەوەیە لەباری سیاسیەوە دوای لە مامۆستا جەمالی با من قسەکانم بکەم لەباری سیاسیەوە لە دوای ڕۆشتنی ئەمە من پێم وایە لە مەسایدی کوردستانە لەو 9 ساڵی ڕابردووە ئەوان بڕێک ئاڵوگۆڕیان ئەنجامداوە لە ناو خۆیانە بە نەزەری من لەسەر مەسایدی کوردستان بۆیە ئحساسەکەم لەباری سیاسیەوە ئەو ئاڵوگۆڕە ئەنجام دراوە بەڵام لەباری تشکیلاتی و من نازانم منشی لەباری تشکیلاتی شۆبێ بیبینی بەڵام دیومە لە رابطە لەگەڵ مەسایلی کوردستانە ئاڵوگۆڕیان بەسەرا هاتووە دەخاڵەتگەرترن باشترە بە نەفعی جەریانی چەپ لە کوردستانە بۆیە من ئەڵێم ئەوە لەگەڵ ئەوانی دیگر حابلی مەقایسەنی ئەوان ناتوانن بە دەلیلەوە حیزبن پایگایکیان هەیە لەبەرەوە نفوزی تودەی خۆیان هەیە ئەتوانن لە کۆمەلگا ئێستا نمایندەجی چەپ بکەن دەنا منزلمۆنی کۆمەلگا بۆ خۆی ئەگەر حزبی دیابێ بەیانی شاید ئەوان بیکەن باشە تۆ گلەی لە من کەوتن نابوو پرسیارەکان ئاوێ ئەگەر تۆ سخڕانی ئەم کارت کردایە و ئیجرایی ئەم کارت کردایە چیت دەکرد دەی فەرمو پرسیار چیت پێ خۆشە بە ئەم پرسیارەوە لێ بکەم من مەسەلەم ئەوە نییە من چاکترە زانم تۆ ڕۆژنامەوانی و باشترە زانی بنەڵم مەسئلەکە لە ڕاوتە لەگەڵ ڕۆژی کۆمەڵە بوو لە رابطە لەگەڵ وەزعیەت ڕۆژی کۆمەڵە بوو باشە بڕێ لەو شتە باشە بۆ ئەمڕۆ نا باشە کاک جەفەر من ماقولە ئێستا 5 سایتی کۆمەڵم لە بەردەمە 5 سایتم کردوتەوە 5 ڕاگەیانی هاوبەشم هەیە 5 مەراسیمی جیاوازتان کردو 5 ناوی کۆمەڵەتان هەیە یعنی خەتای منە خۆتان وەزعێتێکتان دروست خەتای تۆ نییە مەسەلەکە ئەوەیە ئێمە جارە جەریانێک 2 ساڵی 2000 جیا بۆ تۆ جەریانەکانی کەشەر نزیکەی 10 ساڵ ئەمە ڕەبتی نیسا ئێمە بین دووبارە بچین و ئەو دەورانە منەڵێم ئەزانم معلومە هەموو کەس فەرقی هەیە بۆیە بەیەکەوە نییە لەباری سیاسی من دێمەولات دێمەولات بیسەرانی خۆشەویست بەرنامەی پارادۆکسستان پێشێژەکەم کە تایبەتە بە ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە 20 ڕێبەندان شارڕۆژی شەیدبوونی هاوڕێ تێکۆشەر هاوڕێ هەمە حسێنی کەریمی و ئەم ڕۆقسە و بازەکەین لەسەرەوەی کە ئایا کۆمەڵە و خەباتی علەنی لەکوێ بووە و ئایا بۆچی ئەو هەموو ئینشقاب و ئینشعاب و ئینشقاقە ڕوویداوە هەرێکە لەو بارەیەوە کاک جەعفەر و پێم وایە ناهید خانیش گلەی ئەویان کرد کە پرسیارەکانەوە بە شێوەیەکتر بێ بەڕاستی پرسیارەکانمدا نەڕشتەوە بارودۆخێکە خۆتان هێناوتانەتە پێشەوە یەکتر بە ڕسمی ناناسن یەکێکتان پێتان وایە یەکێکتان کۆمونیستن یەکیان ناسیۆنالیستن یەکێکتان لە ناوەندی هێزە هاوبەشەکان هەن یەکێکتان نین و ئینشعاب و ئینشقاقێک وەکوتم 5 سایتم لەبەردەستە 5 ڕاگەیانی جیاوازم لەبەردەستە مەسەلەکەوەیە کە بەرنمەکەمان هەدەفی بەرنمەکەمانەوەی بزانین ینی بۆچیەوە لەسەر خەت و ڕێبازی کە هەمە حسێنی کەریمی کاکفادی مستەفا سوڵتانی نەماوە و دوایین پرسیارەکانیشمەوە بێ کە ئێوە چۆن نتوان بەیەکەوە ناوەندێکی هاوبەش پێک بێنن ینی خێرە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشان ئەتوانێت لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی نەیاری دەی هەشتاکانی بە شەڕی ناوخۆشەوە دانیشێ ڕێکەوتن بکە بەڵام ناتوانێت لەگەڵ حیزبی کۆمونیستی ئێرانی کۆمەڵە ڕێکەوتنێک بکە خێرە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان ئەتوانێت لەگەڵ سازمانی خەباتی کە لە ڕووی ئیدۆلۆژیەوە دوو حرەکەتی جیاوازن ڕێکەوتن بکە بەڵام ناتوان لەگەڵ ڕوتی سۆسیالیستی کۆمەڵە بەیەکەوە دانیشتنێک بکەن بە تەسەوەری من ئەو پرسیارەکانم بۆیە میوانەکانم بریتین لە بەڕێز ڕەزا کعبی جێگیری سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بەڕێز ناهید بەهمەنی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە لە لەندەن و لەگەڵمانە بەڕێز جەمال بزورگپور ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستان حیزبی کۆمونیستی ئێران بەڕێز جەعفەر ئەمینزادە ئەندامی ڕێبەرێت سۆسیالیستی کۆمەڵە کاک ڕەزا بێمەوە لای جەنابێت گوێ لە قسەکانی مامۆستا جەمال بوو و گوێ لە قسەکانی کاک جەعفەریش بوو ئێستا قسەکە ئەوەیە کە جەنابی شت قسە مەسجێکتدا کە ئەولەوێتی ئێوە با دانیشتن و یەکگرتنەوە بێ بۆچی ئێوە ئەم هەوڵە پێ دوایە تا چەند ئەتوانێ پراکتیزە بکرێ و چۆن ئەتوان قسەی هاوبەش بکەن
و لە نەزەرە شخصیەکانی خۆتان بێنە دەرەوە نەزەرێکی یەکگرتوتان هەبێ و بە هەمووتان لانی کەم بتوانن لە داهاتووە کۆمەڵەیەکی یەکگرتو دروستکەنەوە کە توانێت کۆمەڵەیەکی سۆسیالیست بێ کۆمەڵەیەکی ناسیۆنالیست بێ کۆمەڵەیەکی نازانم لیبرال بێ هەموو ئەوانە بەیەکەوە ئیمکانی هەیە یان ئەو تێڕوانینە ئیدۆلۆژیە ڕێگرێ لە بەردەم ئەوە یان ئەوەی کە ئێوە بەم زوانە کارێکی ئەوە مستەحیلە کە بتوانن یەک بگرن و بتوانن کۆمەڵەیەکی یەکگرتووە موحەد دروستکەنەوە فەرموو کاک ئەنوەری بەڕێز هاوڕێیان من پێم وایە بە پێشدا پێم خۆشە بەوە ئاماژە بکەم کە ئەو پۆلاریزەکردنی چەپ و ڕاست ئەوەی کە ئێستا بەداخەوە بەشێک یا نازانم بەرحاڵ هەمویان لە حیزبی کۆمونیست کۆمەڵەی حیزبی کۆمونیست لە هێزە سیاسەکانی کوردستان و بەشێک لە کۆمەڵەکانێکە بە نەزەری من واقعی نییە و زیانباریشە و زەربە لە بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی ئەدات من بەڕاستی ئەوە دیارە نوێنەری کۆمەڵەی شۆڕژگێر لێرەیە پێم وایە کۆمەڵەی شۆڕژگێریش کەماکان لە نەزەر منەوە لە چوارچێوەی هێزێکی چەپ ئەکونجێ بەڵام سیاسەتی غەڵەتیشی بووە جا ئێستا فرسەتی ئەوە نییە ئەوە بکەیت بۆیە من پێم وایە ئەوەی کە حیزبی کۆمونیست و قسەکانی هاوڕێ سەلاحی مازووجی لە کۆبوونەوەی ڕۆژی کۆمەڵەی ستۆکۆم کردوێتی بەزەقی بەو شێوە بەتونی و بەزەخیە بە بڕوای من مەربوتە بە کێشەی ناوخۆیان سەلاحی مازووجی ڕاستە دەڵێ ئەوەیە بەڵام قسە خەریکە بەشێک لە حیزبی کۆمونیست ئەکوتێ من پێم وایە ئەوزە مەسەلەن چاو لێ بکە کاک ئەنوەر ئێمە بەهار خەباتیش بوو 6 جەرایانی سیاسی بایکوتی هەڵبژاردنمان کرد ئەوەڵەنەوەی کە کاکسەلا دەڵێ کە دوای لە جەلسەکە چوونەوە چوون ئێمە نەمان کرد کۆمەڵەی شۆڕژگێریش نەیکرد شوراکانیشمان تەحریم کرد بۆیە دەبێت بەس بە ئەمانەتەوە ئەم قسانە بگێڕێتەوە دوو خەباتیشی تێدا بوو دوای بینەوتیان خەبات نابێ ببێ ئەمە مربوطە بە کێشەی ناوخۆیان بۆیە ئێستا من دەچمەوە سەرەوە قسە من پێم وایە کەماکان ئەم کۆمەڵانە حەوڵ بدەن لەژێر چەتری کۆمەڵە لەژێر بەرەیەکی کۆمەڵە لەژێر بەرەی چەپ و سۆسیالیستی لە کوردستان دانیشین لەسەر پلاتفۆرمێکی مشترک کار بکەین ئەو وەختەیە بە بڕوای من ئەو وەختەمە ئەینا من پێم وایە مثلەن پراتیکی سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران ئێستا لەگەڵ باخیکەی بەڕاستی تەفاوتێکی ماهەوی و بنیادی نییە بۆیە بە بڕوای من هەر ئەوەیە من پێم وایە کار بکەین لەسەرەوەی کە چەترێکی کۆمەڵە بەرەی چەپ و سۆسیالیستی چەپ لە کوردستان تەنیا کۆمەڵە یەکان نین زۆر سازمان و عناسری وەکو چێ زۆر عناسر هەن کە ڕفیقەکان ئەزانن دیارەش بزانین بابی سەرانی ڕادیۆش بزان کاک ئەنوەر وەک سازمان و ڕێکخراو نەماون بەشی زۆریان بەڵام هەن مەسەن ساڵی 58 ڕاستە کۆمەڵە بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی بە کولی بەلای خۆیان ڕاکێشە بەڵام وەک چالاکی سیاسی وەک فعالی سیاسی وەک تێکۆشەری چەپ و کۆمونیست بەشێکی کەمی بوون بە کۆمەڵە هەمویان نەزانن هەموو ئەو ڕفیقانی کە لێرە ئەم قسەی من بە باشی وەرەگرن لە شارەکانی خۆیان ئێستا لە دڵنیاب لە نەزەریانایە کە کێ چەپ و کۆمونیست و سۆسیالیست بوون بەڵام نەبوونە کۆمەڵە بۆیە من پێم وایە ئەمە ئێستا من پەیامم بۆ ئەم ڕفیقانەی کە لێرە دانیشتوین ئێمە وەک پەیامی کۆمەڵی زەحمەتکێشان پێم وایە دەست لەو دەستەبەندیە هەڵگرین بەشێکی بەرچاو لەو اختلافاتی ناو ئوردوگاکان بووە پێم خۆش ئەو ڕفیقانە دەزانن هاوینی 1960 هاوینی 1970 کە کۆمونیزمی کارگەری پەیدا بوو لە یەک چاوتروکانێکا کاکەنوەر نەهار ئێمە لە سلسویس هەمومان پێکەوە بووین شەو سەفەکان میزەکان لە یەک جیا کراوە میزی ناخواردن عدێ بوون بە ناسیۆنالیست عدێ بوون بە کۆمونیست ئەمە ڕاستە ڕەوتی سۆسیالیستی ئەوە هەموو هەردووکیان لێرە ڕەوتی سۆسیالیستی جیابووەتەوە خۆی لە حیزبی کۆمونیست پێ چەپتر بوو کام ڕاگەیاندنی ڕەوتی سۆسیالیستی هەیە کە چەپ نەبێت ئەی بۆ حیزبی کۆمونیست تەحملی ئەوەی نەکرد چون کێشەی ناو ئوردوگا بوو کێشەی مەحفەل و باندەکان بوو کێشەی ئەوانە بوو کە بە یەکۆ ناسازان ئیسە دێن کۆمونیست و سۆسیالیست و ناسیۆنالیست و ئەمانە سوارەکەن من پێم وایە ئەمە دەبێ واز لەم جۆرە قسەکردنە بێنین هیچ خزمەتێ ناکە بە پانەوە ئەم کادرانە نەخەینە باوشی بەرەی ڕاست و ناسیۆنالیست و ئەوانە پێم وایە کار بۆ ئەوە بکەین و پێم وایە کۆمەلگای کوردستان زۆر گۆڕاوە سەدان هەزار لاو تێکۆشەری سیاسی سەرگەردانە من پێم وایە گەر کۆمەڵە بەخۆیان بێتەوە متحید بێ کە لە نظر منەوە ممکنە
لەباری تئۆریە و ممکنە لەباری سیاسی و ممکن باشە کاک ڕزا باشە زۆر بەڕێز خانم ناهید ئەگەر گوێ دابێتە قسەکانی مامۆستا جەمال ئەو بەڕست ینی بەعالانی ڕایگەیان کە کۆمەڵی شۆڕژگەر زەحمەتکێشان هێزێکی چەپ و سۆسیالیست نییە و خۆی ئاشکرا کردووە ڕێزی لە خەبات و بۆچوونی ئێوەگەر کە ئێوە هێزێکی ناسیۆنالیزم منش پرسیارم کرد کە خۆ ناسیۆنالیزمبوون عیبە نییە خۆ قسەی مەنسووری حکومەت ڕاز نییە کە ئەیوت ناسیۆنالیست شەرمەزاریە بۆ بەشەر ئەو قسەیە ڕاز نییە ینی ئەکرێ بڵێت ناسیۆنالیزبی و حیزبێکی تێکۆشەری ڕۆژهەڵاتی کوردستان بی دوایین پرسیاری من لە جەنابەت ڕەنگەوە بێکە بۆچی وەکوتم ئێوەکرێ لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ناوەندێک پێک بێنن بۆ ناکرێت لەگەڵ حیزبی کۆمونیست ناوەندێک پێک بێنن و دوایین پرسیاریش لە جەنابەت ئەوە بێکە ئێوە ئیمکانی هەیە ئەم هێزانە ئەم 4-5 کۆمەڵەیە بەیەکەوە یەکگرتوو بن یعنی هاتنە دەرەیە لە حیزبی کۆمونیست ئێران و جیابوونەوەی کۆمەڵی زەحمەتکێشان لە ئێوە و دوجار جیابوونەوەی بەشێک لە کۆمەڵی شۆڕژگە بە ناوی خەتی یەکگرتنەوەی محەممەدی شافعی لە ئێوە و جیابوونەوەی ڕۆتی سۆسیالیستی کۆمەڵە لە حیزبی کۆمونیست ئەو هەموو جیابوونەوەوانە بەردەوام ئەز ناکە ئێوە زەعیفەکە کۆمەڵە و ناوی کۆمەڵە و خەبات و تێکۆشانی چواردەیی ئێوە و ڕەمز و سمبولەکانی ئێوە خاتە ژێر پرسیارەوە لە لای خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێز و جەرایانە سیاسیەکانەوە فەرموو من نازانم پرسیارەکەی جەنابەت پرسیاری سیاسیە یا لۆمەیە حقیقەتەن من لەگەڵ ئەو نوع پرسیارە نیم بەڵام چونکە بە حرمەت بۆ داوەتان کردو مەجبورم جواب بدەمەوە نەخێ پرسیارەکەی ئێمە پرسیاری سیاسیە یعنی ئەڵێم ئایا وەکو مامۆستا جەمال تعریفی ئێوەکە بەڵێ من ئیشارەم کردم تەفتیشی عەقاید و هەڵکۆڵینی پنی نەزەراتی ئەو ڕسمێکی جالب نییە بە تایبەت بۆ کۆمونیستەکان ئەوە یەک دوو ئێمە چه مەرجعین من و کاک جەماڵ و ئەمسالەهم کێ ئەم مەرجعیەتەی پێداوین میزانی خلوسی کۆمونیستی بوونی ئەو تایید بکەین نازانم هیچ کە لە دنیادا هیچی کەس ئیجازە بەخۆی نادا ئەم کارە بکە دەڵێ عەمەڵ نازانم ئەوان چه حقیقەتەن ئینسان سەریح بێ چه ئەستێرەیەکیان لە ئاسمانی حەقانیەت و عەداڵەت خوازی درۆشاوەتەوە کە بەقیەکە غایب بوون کاری کۆمەڵایەتی کەمترمان زیاترمان نەکرد بێ کەمترمان نەکردووە باسی ئەمەی کە مەنسووری حکمت ئەم تۆخمەلەقەی 30 ساڵەوە پێش بۆی بەجێهێشتین ئەلعانیش یەکەمین متحدینی ئەوان هەر ئەو جناحن لەگەڵ ئەوان خۆشترن تا لەگەڵ پێشنیارەکانی کۆمەڵی شۆڕشکرد 15 ساڵە پێیان دەڵێ تەنانەت لە کۆبوونەوەیکی سکایپی با قسەیەک بکەین لەگەڵ ئێمەدا نانیشن بەڵام لەگەڵ مەنسووری حکمت و ئەقماری زۆر بەڕەحەت دەسرێنی و دەستێتن هەکەر باسی قسە بێ قسە زۆرە ئەمجا ئەو مەرجعیەتەیان لێ دەستێنمەوە میزانی سەنجش بن بۆ شۆڕژگێڕی و نازام کۆمونیست بوون و هەرابەزم ئێمە بەڕەسمی و تومانە هیچ پاشکەزی نیم وەکو فەرد ئەمە قسەی خۆم ئەکەم بەڵام حیزبەکەشم وای وتووە کۆمونیزم ئەزمونێکی مەکتەبێکی زۆر ئینسانی والایە بەڵام ئەزمونێکی کۆمەڵایەتی سیاسی لە دنیادا نەبووە بۆیە ئەمە چاقبەستوویە خۆت ببەستیەوە بە مەکتەبێک کە لە دنیادا تەئسیرێکی ئیمڕۆژی هەتا ئیمڕۆ ناڵێن بەکتەوری کولی نەقشی ئەنقلابی ئۆکتۆبر جیاوازە داویش خەتاکانی خۆی هەیە بەڵام ببەستیتەوە و تەبعیەت بکەی لە ئەزمون کە شکەست خواردووە بەڵام سۆسیالیزم شتێکی ترە ئەمانە هەم بە مەکتەب هەم بە تێوری و هەم بە عملکردی اجتماعی متفاوتن دەڵێ ناسیۆنالیزم ئەمەش بووەتە پۆتکێک بەسەری ئێمەوە من کوردم لە مافی خۆم دیفاعەکەم کاکەیە دەڵێ کە کاک جەعفەر دەڵێ کە ئەلعان متەوەجه بووم حزبی کۆمونیست تۆزێ دیفاع لە حەقی کوردەکە بۆ ئەو مەزیەتە بەڵام بۆ من ئەگەر منی نەوعی منی حزبی ئەگەر دیفاعم لە حەقی کورد کرد ئەمە نەکبەتێکە بە نێوچاوانمەوە دەبێت هەر یەدەکی بکەشتم لەلایەن جەنابیانەوە من وەکو ناهید کۆمونیستم ببوورە کۆمونیست نیم من ئینسانی سۆسیالیستم من فێمینیستم من ناسیۆنالیستم من ژینگە پارێزم
وإلى آخر همو ئیزمەکانی دیکە کە بە جۆرێک لە جۆرەکان بە ڕیفاهی بەشەر سەرکەوتووی بەشەر مافی مرۆڤ دۆستم و ئەندیشەی من ئەندیشەی ئینسان مەدارە وەختی ئینسانی کورد لە تەنگ و چەڵەمەدایە سەرکوت دەکرێت من خۆم بە مدافعی دەزانم سەرفی نەزەر لەوەی بە هەر ئیزمێ متهم بم من ئینسانی مۆدرنی ڕۆژەی چەند لایەنە منی نەوەی منسوورمە بۆیە ئەمانە هەمووی بەرچەسبە لەگەڵ کوڕی شاو ئەوانە کاکە 10 ساڵ گرین ئەوانە زۆر نزمن کەس لەگەڵ کوڕی شادانە نیشتووە بەڵام لەعان من چۆن بە تۆی سابت بکەم دەرسانی دانیشتن لەگەڵی شخصیەتێکی سیاسی لە نێو پۆزیسیۆنی ئێرانی هەتای باوکی بە ئەو مەربوط نییە ئەمە دیفاعیش لە شخص و دیدگاکان ئەو نییە بەڵام ئەمە چۆنە لەگەڵ دژمنی دەستە قەستی کە کۆمەڵی بەم ڕۆژە کەس تۆ دەست لە ناودەستێکی و بە متحدی دەزانی بەڵام ئەگەر بە حاڵ و دووبەڵا لە کەسێک کە وەختێ باوکی لە سەڵتەنەت داخشاوە 18 ساڵی بوو لە هیچ مناسباتێکدا نەبووین بۆ قسەی خۆی دەکا ئەگەر کەسێک 4 کەلیمە مکالمەی کرد ئەمە ئیتهامە سووکە ئەمانە 10 ساڵ گرین منیش ئەتوانم لە ڕۆژێکی کۆمەڵەدا بێم لەوێ بڵێم ئەوان ڕەئیان نەداوان پر ئاخر هەمیشە بەشەر غەریزەکان بۆ دیفاع لە خۆی متەوەسلە بێ پشتی ناڕەوە ئەمە بەداخەوە لە نێو ئێمەی چەپدا ئەمانە زۆرە کە ئەگەر گوێزمان پێ نەما گەڕ دەکەین من ئەمە بە مناسب نازانم لەگەڵ کوڕی شادانیشتووە نازانم کاک جەماڵ دەڵێ ناسیۆنالیستم بۆ بە قەوڵی جەنابەت کاک دەنوەر خۆ ئەمە عیبەنی مەزیەتە دیفاع لە خەڵکێکی سەرکوتکراوی بەدبەختی 100 ساڵە ئەزمموی سەرکوت و ئەنفالی هەیە بۆ دەبێ ئەمە شانازی نەبێ خەم قستانە ئینسان لەکوێ بکە ڕۆژێ لە ڕۆژان باشە ناهید خان ئەگەری یەکگرتنەوەی ئێوە ئێمە لە یەک کەلیمەدا خەباتکار و شۆڕشێڕی هەموو خەباتەکانی ژیانی ئینسانین بەبێ ئەوەی هەر کاک جەماڵی هەر کەسێکی دیکە بەرچەسبی ئیزم و میزم بە مخەیەلەمانە ناچێ و هەر پێ پێمان باش بێ لە ئارسەی سیاست هەنگاو دەنین و ئەزمون دروست دەکەین بەڵام ئەوەی مەسلەی یەکگرتنەوە بێ بە نەزەر من نامەقدورە و غەیر ممکن ئابەمنەوە هەر بەم نیو سەعاتە گفتوگووە دەرکەوت کە جیاوازیەکان چەندەیە بەڵام کاری هاوبەش لەسەر پلاتفۆرمێکی هاوبەش مەقدورە ئەگەر ئێمە سێبەری یەک بەتیر لێ نەدەین و بە هەرحاڵ خراپەی یەک نەڕێن من پێم وایە وەکو کەیفێک کە لۆڕێ ڕۆژێک لە ڕۆژان هاو ئیدە و هاو نەزەر و هاو تەشکیلات وین و ئیمڕۆ وەکو چاپ لە کۆمەڵگای ئێران خاڵی هاوبەشمان زۆرە ئێمە توانین لە دەور خاڵهایەکی هاوبەش کۆبینەوە بۆ داڕمانی ئەم ڕژیمە نەتبەتە و بۆ ئیستقراری دموکراسی لە داهاتووی کۆمەڵگای ڕۆژهەڵات و ئەم هەنگاوە هەڵگیرا بۆ ئەو چەند لایەنە کە لەعەن ناوەندیان پێکێناوە باشە حیزبی کۆمۆنیست تەنیا جەرەیانێ بوو کە نەهات ئەمە خۆی نیشان دەداکە ئەو بالاخەرە ئەو ساڵە نکوونیە چون بەهارەکەی ئاوا دەستی پێ کردووە بەڵێ باشە زۆر سپاس دەکەم مامۆستا جەمال زۆربەی ڕەخنەکانی ناهید خان و کاک ڕەزا ڕوو لە جەنابتە وەتەنانەت کاک جەعفەریش ڕەخنەوەی هەبوو لە سەرتانکەوە سێکتاریزمن و نەقسی دیموکراسیتان هەیە و نەزەری جیاواسی قبول ناکەن و نەزەری خۆتان فەرزەکەن هۆکاری جیابوونەوەی ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە لێەوە ئەوە بوو بەڕێز ڕەزای کابی وتی قسەکانی سەلاحی مازووجی لە چەند ڕۆژی ڕابردوو لە پانێڵێک لە ستۆکۆڵم ئەوە کێشەی ناوخۆیانە وتی ئەوان بزانن یا نەزانن سەلاحی مازووجی لە قسەکانیان بەشێک لە حیزبی کۆمەلیزە کوتێ یان بە دوورتر بڵێم کۆمەڵا کوتێ مەبەستی ئەوە بوو و ناهید خانی ژووتی بۆ چییە بێ ئێوە ینی حیزبی کۆمەنیست کۆمەڵە لەگەڵ حکمەتیز دانیشتن کە منسووری حکمت ئەو هەموو ماڵوێرانی بەسەر کۆمەڵە هێناوە بەڵام چەند وەختە ئامادەنین بە سکایپش لەگەڵ ئێمە قسە بکەن پێم وایە ئەو ڕەخنەیەشی دروستە لە ئێوە و بۆچی تۆمەتی ناسیۆنالیزمونمان نەداتێ و وتی من ئەو حەقە لە ئەوان ئەستێنمەوە تۆمە
ناسنامەی ناسیۆنالیزم بوون بێن بە یەکێک و ناسنامەی کۆمەنیزبوونی بنێ یا لی بستێنە ئەو حەقەتان نییە ئێوە ئەوە هەرکەس بۆ خۆی تەشخیصیەوەکە ئەهداف و بەرنامە و ئەرمانەکانی ئەوەکە وەوتی بەم نیو سەعاتە دیارە سەعات و نیوە کە قساکرد نیو سەعات نیە بەم سەعات و نیوەی کە ئێمە قسەمان کرد بە بۆچوونی نایدخان بەم قسانەی ئێوە و کاک جەعفەر و کاک ڕەزا هەر چوارتان ممکن نییە گرتنەوە بەم زوانە ڕوودا بەڵامەکە کوالیسیۆنێکە بێ ئەو هەموو ڕخنەیە لە ئەو هەموو ڕخنێ بڵێ وڵا بە ئەندازەی ئەو ڕخنش دەبێت کاتم بدەیت کا ئەنوەر با یەکشت بڵم ناسیۆنالیزم ببورن بە بڕوای من لۆمەیە ناخراپە نعیبەیە هیچ نییە ناسیۆنالیزم مەسئلەکە لەکوێوە هات لەوە بوو کە جەنابەت پرسیارت کرد کامتان لەسەر ڕێبازی فواد و هەمە حسێنن جەعفەر و سدیقی کەمانگەرە وە نەبوو ئەمنیش بە بۆچوونی خۆم بیستم بڵم ئەوان لەسەر واقعەتی کۆمەلگا بۆچوونەکانیان و حرەکەتەکەیان حرەکەتێک کە سازمانیاندا لەسەر ڕەوتی چەپ و کۆمۆنیزم بوو ویستم ئەوە جواب بدەمەوە ئەم بەڕێزانەیتر وردە بە پێی ئاڵ و گۆڕانە کە لە کۆمەلگا هاتە پێشەوە بەەوە ئیتفاقات و تحولاتە هاتە پێشەوە وردە لەوە پاشکەس بوونەوە ئەمن ویستم ئەوە بڵم ینی نعیبەیە ئیرادە من ڕێزیشم هەیە بۆیان کار دەکەن و بە کەسی شۆڕشگەریشان نەزانم و کار دەکەن و فعالیت دەکەن و جێ خۆیەتی جێ ڕێزە مەسئلەکەوەیە بەحسی تەفتیشی عقاید نییە دوایەوەش کێ ئەم ئیجازە بە منەدا من چکارم واقعیەتی کۆمەلگا هەوە بجازە بەمدا بە هەڵوێستە سیاسیەکانی خۆیان بەکردەوەی سیاسی خۆیان ئەوە دیاری دەکەن لە کام بەرەدان من چکارم بەکردەوەی سیاسی و هەڵوێستی سیاسی ئەو ماوەی ئەو بەڕێزانە و بە تایبەت حیزبەکەی بەڕێز ناهیدی بەهمەنی نیشانی داوە لەو بەرەیدا بۆ ئەبەتە دوایەکەش بۆ خۆی باسی کرد و تاکیدی لەسەر کرد و تکارەکەی منیشی ئاسان کردەوە ئەمنیش کوردم زۆرشی افتخار دەکەم بەوە کوردم و پێشم وایە خەڵکی کورد حەقی خۆیەتی لە ژێرباوەری ئەو زۆڵ موستەمە بێتە دەرەوە ئەوە کافی نییە کاکە ئەنوەریان قسەک لەسەر چۆن دێتە دەرەوە ئەوە نییە لە بەرچاو خۆمانەوە ڕێگەی جۆر بە جۆرەیە ئەوە نییە هێشتا لە باشووری کوردستانیش ئەوەی وایمە پێدەڕین سیستەمی میلی ئەوە حەل بوو بەڵام هێشتا خەڵک لەژێر گیر و گرفت و مشکلاتێکی جۆر بە جۆردن مەسئلەکە لەسەر ئەمەیە تەنیا بەکاربردنی وشە و ئیحساسی دەربڕین و ئەو جۆرەشتانە کافی نییە دەبێت تۆزێک واقعیەتەکە چاو لێ بکەین من جوابێکم هەیە بۆ کاک ڕەزای عەزیز ئەویش ئەوەی کە واقعیت ئەو کێشە و ئینانەی کۆمەڵا کە لە بوو بەهۆیەوەی کە کۆمونیزمی کارگەری جیابوونەوە دوایی ڕۆتێک کە بە ناوی کۆمەڵی شۆڕشگێرەوە بوو جیابوونەوە واقعیەتەکەی ئەوە بەگێرە و کێشی ئوردوگایی و باندبازی بە بڕوای من زۆر ناحەقە یعنی ئەوە ئەو تعریفە نییە کە پێشوو لە کۆمەڵە کردمان جریانێکی کۆمەڵایەتی جواب بە مەسایلی کۆمەڵایەتیە دادەوە لەسەر کۆمەلگا تەسیر دادنێ و کۆمەلگایش تەسیری لەسەر دادنێت بە بڕوای من ئێستا مەجال نییە کاک ئەنوەر ئەگەر مەجال هەبێ دەتوانین زۆر بەڕۆشنی بە شێوەیەکی ئیسبات شدە نیشانی بدەین جریانی کۆمونیزمی کارگەری لە ئێمە جیابوونەوە هۆی کۆمەڵایەتی چی بوو جریانی کۆمەڵی شۆڕشگێر بەو ناوە فعالیتەکە لە ئێمە وەکو کۆمەڵی جیابوونەوە دلیلی واقعی و کۆمەلگاکەی چ بوو ئەمانە هەمووی باسی لێکراوە ئەم وەزئیەتە واق و ئێستاش هەرو ئاوتر اختلافاتێک هەیە لەم حیزب و لەو حیزبەدا بەتایبەت ئەوانە کە پێگەیکی ئیجتماعیانەیە کاکە ڕنگدانەوەی کۆمەلگایە کۆمەلگا وەستاون نییە ئاڵوگۆڕی بەسەردادێ باشە دا ئیجازەم بدەیت بەنابەری نابێ ئاوا چاو لە مەسئلەکە بکەین ئەوەی کە کاک سەلاحی مازوجی کوێتی نەزەری خۆیەتی بڵێ نەزەری خۆیەتی نەزەری کۆمەڵە نییە ئەزانین چۆنە کاک سەلاح ئەندامی کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێرانە و ڕۆژی کۆمەڵە معمولەن کۆمەڵە بەڕێوە دەبات ئەندامانی کمیتەی ناوەندی کۆمەڵە بەڕێوە دەبن بەڵام بەویان سپاردووە لە یەکێک لەو شوێنانە ئەو بەڕێوە بەرێت ئەو مەسایلە کە باسی کردووە نەتەنیا لەو شوێنە لە شوێنەکانی تریش دیارە چوارچێوەک دیاری دەکرێت بەڵام ئەوانەی کە دەچن سوخوارێنی دەکەن تەبیعەتەن مەسئولی نەزەراتی خۆشیان و خۆیان جواب بدەنەوە مەسئلەکە چییە؟ مەسئلەکە لەسەر ئەوەیە کە واقعیەتەکە دیسا من ئەوە بڵێم بابەگیان
چەپ و ڕاستکردن بە کۆمەلگا ئەخۆ قسەی ئیمڕۆ و ئەم نیو سەعاتەمان نییە تاریخی بەشەر لەسەرەوە دروست کراوە خۆ من ناتوانم کەوابوو ئەوە بە قسەی سەلاحی مازوجی نییە قسە لەسەر ئەوەیە بە نسبەتی تاغیر و تحولاتێک کە لەو کۆمەلگا ئەگیرێت وەزعەتێکی واقعی ئەو کۆمەلگا خارجی لە ئیرادێ من ئەو کۆمەلگایەوە تەقسیم دەبێت یەکی داوای نان دەکات یەکی ها بە دوایەوە کە بزانێت لیباسەکەی لە بەرکات نازانم کارگاکانی بخاتە کار یەکێک نازانم ها بە دوای ئەوەدا بزانێت پوڵ و پارەکەی لەکوێ بخاتە کار مەسئلەی منلی بۆ ئەوە دەوێت بابە ئەمە دوو بۆچوونی جیاوازە یەکی ئەمنیەتی لە کار دەوێت یەکی خوازیاری ئەوەیە لە کوردستان ئاوادان بێتەوە بۆ کە بتوانێت مەدرسەی هەبێت بیمارستانی هەبێت ئاوارەی شار نەبێت دەربەدەر نەبێت خۆی بۆ کارکردنی بۆ هێزی کاری نەفرۆشێت دەربەدەری شار و شار نەبێت یەکێک دەهوێت ئەمنیەت بۆ سەرمایەکەی دروستکە کاکە چەپ و ڕاست دروست دەبێت لە کۆمەلگا باشە وەڵام بە قسەکانی تر تاوا بوو ناوەڵا ئەگەر ئیجازەم بدەیت من ئەوە بڵم کە تەماس گیراوە ئێستایش بەم قسانە کە من دەیکەم تەماس و ئێرتباتمان لەگەڵ جەریاناتی جۆر بەجۆر کە لە ئاستی سەراسەریدان لە ئاستی سەراسەری ئێراندا کار دەکەن و لە ئاستی کوردستانیشیە کار دەکەن ئێمە هیچ گونە قسەیەکی منطقی کرد ئێوە بۆ لەگەڵ حیکمەتیست کە دار و پەردی کۆمەڵی بەسەری کارڕوخان ئامادەن هاوکاری بکەن و دانیشتن بکەن و سیمینار بکەن بۆ لەگەڵ کۆمەڵی شۆڕژگەر کە هاوپەیمان و دۆستی دوێنێتان بوون و بنیادنەرانی کۆمەڵەن بۆچی ئامادەنی ئێمە یەکشت بڵێ ئێمە لەگەڵ هیچ هێزێکی سیاسی لە ساحەی سیاسی ئێراندا و لە ساحەی سیاسی کوردستاندا واردی هاوپەیمانی استراتیژیک نەبووین ینی هاوپەیمانەتی ناوێ ئەڵێ بە سکایپیش ئامادەنین لەگەڵماندا نەخێ بە سکایپ ئامادە بووین کەم لەتوی دەکا هاوڕێ ناهید جگەلەوە لە هەر ئێرە لە هەریمی کوردستان چەندی جار دانیشتونمان لەگەڵ کردو ئامادەیشین دیسانەوە دانیشتوکە بۆ هاوکاری هایەکی دیاری کراو ئێمە لە هەریمی کوردستان هەندشتی ئاوبەشمان هەیە تەنانەت لە کوردستانی ئێرانیش هەندشتی ئاوبەشمان هەیە شتی مشخەص و دیاری کراو ئامادەین و ئامادە بووین و دەکەین فقط ئەگە مەجالم پێ بدەیت کاک قسێکیشم لە ارتباط لەگەڵ ئەو قسەی کاک جعفەری خۆشەویست کە باسی کرد من منکری ئەوە نابم بەڕاستی بەڵام لە ناو حیزبی ئێمەدا هەموو شتێک بەڕێک و پێکی کەس بە کەس ناڵە پیشچاوت بڕوو ئەوە ناتوانم ئەوە ئیدعایە بکەم حتمما گیر و گرفت بووە حتمما دڵی کا جعفەری ئێشاندووە بەڵام من بەش بە حاڵی خۆم یەکێک لەو کەسانم گە هێندە ڕەخنم هەیە ڕاستەکەی هەستم بە دڵتەنگی لە ناو کۆمەڵەدا نەکردو ممکنە یەکێکی لە پاڵەوە هێندە بەرخورد کات و هێندە مەسەڵەن چاویشی لێ مۆڕ کاتەوە بەڵام ئەوە نابێت بە معیارێکە من جەهەت و فعالیەتی خۆم بەرەساسیەوە تعریف بکەم بۆیە زمنیەوەی کە دەزانم ئەو گیر و گرفتانە هەیە و تاکیدی و پێشم وایە حتمما بۆ کاجەفەر دڵیشاندووە بەڵام ئەوە حرەکەتی زاڵ و بۆچوونی زاڵ لەسەر مناسباتی ناو تشکیلاتی ئێمەدانی کاک جعفەر گوێ لەو قسە باسانەی ئەمیان بوو بەداخەوە من تێنەگەشتم کامە ڕێی و نەزەری حیزبە کاک ڕەزاوتی قسەکانی کاک عومەری خانیزادە ڕێی شخصی خۆی بووە کاک جەماڵوتی و قسانی کاک سەلاحی مازوجی ڕێی شخصی خۆی بووە و ینی کەشت ینی کامە ڕێی ڕسمی ئەم حیزبانە ینی کامە ئێمە ئەو تێبێ بەم ڕەمزانە بەم شێوازی دەربڕین و قسەکردن و نەهج و کار و هەڵسوکەوتی ئێمە حیزب کۆمۆنیست بناسنەوە باشە یعنی ئەمەل هەیە یاوەکو قسەیەکی ناهیدخان قسەیەکی منطقی وتی بۆ ساعت و نیو ئەوتی نیو ساعتی بۆ نیو ساعتی کە دانیشتوین بۆ قسانەی کە مەبەستی هەمووتانە وتی ممکن نییە بەم زوانە کۆمەڵە بتوانێت یەک بگرێتەوە و ئێوە گلەیتان چیانی ئێوە پێتان وایە ئەو ڕخنانی کە نایەتخان لە حیزبی کۆمۆنیستی هەیە و کاک ڕەزا هەیبوو لە ئێوە شەما ڕخنەتان هەیە یا و ڕخنانی کاک جەمال لە کۆمەڵی شۆڕژگێڕ و لە هێزەکانی تر هەیە ئێوە شەتانە یعنی هەز ناکەن گرفتی ئێوە بەس جەدەلە بەس قساکەن ئەوەندەی کە قساکەن و ڕخناگرن و شتی تیۆریزاکەن ئەوەندە نایەنە سەر ناهەیە ئەمەلی دانیشن ینی دانیشتن بکەن بەیەکەوە ڕێگا چاریشیا و دۆزنەوە وم پێم وایە هەندێک لەو ڕخنانی نایەتخان ڕاست بووی کە ئەو دانیشتانە کەمن لە نێوان حیزبی کۆمۆنیست و کۆمەڵی شۆڕژگەرکە بوولانی کەمەک دوو جەرایانی ئەساسی یان کۆمەڵی زەحمەتکێشان و کۆمەڵی شۆڕژگەر وەکو دووسێ جەرایانی ئەساسیان هەمووتان بەیەکەوە
یان ناوەندیشی هاوبەش و کۆمەڵە بۆ پێک نایانن ئەنێگەر نەکرێ یەکیش بگرنەوە بۆ ناکرێت ئیتلافێک کوالیسیۆنێک ناوەندێکی هاوبەش بۆ کرێ لەگەڵ دیموکراتی ڕکابەری دوێنێتان لەگەڵ حکمەتیستی ماڵ وێرانکەریەوەی کە خۆتان نێڵێن دار و پەردی و کۆمەڵی بەسەریەکان هێش هاوپەیمانی بکەن نزیک بن کوالیسیۆن پێک بێنن سیمینارکەن بۆ لەگەڵ هەمووتان کە خۆتان بە میراتگیری کۆمەڵازان و بەیان نامە دەرەکەن و لۆگۆی سوورتاندانا و ناوی کۆمەڵەتان هەڵگرتووە ئامادەن ئەو تەنەزولانە بۆ یەکتر بکەن دیارە پرسیارەکان زۆر بوو من لە ئاخرۆ دەستی پێکەم من یەک شت تەوزیع بدەم کاک ئەنوەر بۆ تاریخ پێما من جوزی ئەوەڵین کەسان بووم لە ناو تشکیلاتی حیزبی کۆمونیستە لەگەڵ چەند کەس بۆ تاریخ بۆیە ڕێم بە نووسراوە دژی کۆمونیزمی کارگەری ڕاوەستاین بەڵام بە نەزەری من مەسووری حکمت ماڵوێرانکەر نەبوو بە ئەندازەی کادرەکانی کۆمەڵە ئەوانەی سەرەوە فقط بۆ تەوزیع هەڵێم دروستە جوزی ئەوەڵین مخالفینی حیزبی کۆمونیستی کارگەریش بووم و جوزی ئەوەڵین کەسانی مخالفیش بوون بەر لە هەر کەسێک ئەوەی کە ئێستا بە ئیدعانیە بە نووسراوە ئێمە هەش کەس بووین لە کادرەکانی کۆمەڵە دەرکراین هەر بە قەڵەمی ئەم ڕەهبەرانەی ئێستای کۆمەڵەکان بۆیە من ئەوە باسەکەم بە ئەوە بزانین بۆیە حیزبی حکمەتیست فەرقیە لەگەڵ حیزبی دیموکرات بە نەزەری من چەپ من هەمیشە خۆم لەگەڵ ئەوان کە حتا رابطەشم نییە لەگەڵیان هەماهەنگترە بینم بۆ لەگەڵ حکمەتیست هەماهەنگترە بینم تا حیزبی دیموکرات بۆ دلیلمەیە دلیلمە ئەوان چەپی جامعان قەیناکە تندڕەون ئەوەن بەڵام جووری چەپی جامعان زەری من باشە دیموکراتیش واقعەتی کۆمەڵگایە ئەرێدەی واقعەتی کۆمەڵگایە بەڵام هەر واقعەتی کۆمەڵگایە نییە ناتوانین من بڵێم وایە ئشارە بە چەند شتەکەم لێرە قسەکرا ئەوەی کە لێرە نازانم هاوڕێ کەم یەکی لە هاوڕێکان من باسی جبهەبەندیەکانی کۆمەڵەکانم کە لە ڕابتە من ئێستا ژەڵم ئێتلاف هەوپەیمانان مەسەلەن کۆمەڵەیەک ئەگەر بێوێ لەگەڵ سازمانە سەریاسەریەکان ئێتلاف بێ لەگەڵ چەپی بکە بە قازانجی خەڵکی کوردە تا لەگەڵ کوڕیشە دلیلی شێرمەوە من منزورم ئەوە نییە ئێستا بە جرمی بزانم کەس لەگەڵ کوڕیشا دانیشە بەڵام بەبێ کابرا وەختە باسی پراتیکەکەین ئەوەیە لێرەدا هاوڕێکەمان فەرمێ ئەو 18 ساڵ بوو من 19 ساڵ بووم لە زیندانی شا بووم دانیشتوو بووم 19 ساڵ بوو کە کەوتمە زیندانی شا ناکرێ ئەمانە هەر کوڕەکەی چۆن هیچ کارە بووە کوڕیشا 18 ساڵ بێ لە ڕژیمی شادی حتمما کارەیە بووە حتمما ئەو شتانەی تەئید کردووە بەڵام دیارە شتیان پێ نسپارە من منزورم ئەمەیە کە نەچینە ئەو ئەگە بچینە ئەو بەحسە ئەوەی تر نەک من زۆر لە جوانانی ئێران لە وەختا لە سجنا بوون جا من لە رابطە لەگەڵەوەدا باسی ئەوەکەم ئەوەی کە ئێمە بمانەوێ هاوپەیمان بۆ خۆمان دروستکەین من پێم وایە کۆمەڵی شۆڕژگێر چونکی ئەو قسەکەی سەریحکرد من کردم بۆیە ناویانە بم لەگەڵ ئەحزابی چەپ ئازادی خواست سۆسیالیست لە ئێرانە بەرەو ئەوە بچێ بە قازانجە بە قازانجی حتا جبهەی خۆیانە لە کوردستانە کە ئەیانەوێ لەسەر خەڵکی کورد مەسەلەن کار بکەن و ئەوانە منی شەر ئەوەکەم من پێم خۆش نییە کۆمەڵی شۆڕژگەر دوور بکەوێتەوە لە بنەما فکرەکانی خۆی ئەوەیە کە ئەرێ قسەشی کردکە ئەوە قەزاوەتی تۆ نیە بەڵام من قەزاوەتەکەم لە پراتیکە ئەوەیە لە قسە ئەوە نییە کۆمەڵی زەحمە کێشان ئەڵێ ئەمە کاکە ناکرێ ئەمە قسەی کامەرە و قسەی کۆمەڵی زەحمە کێشان نییە من ئێمە لە کوردستانە وای نبینن کا عەبدوڵڵای موحتەدی کاک سەیبراهیم کاک عومەر هەر کەسی ئەوانە قسە بکە بە نەزەری من ما بە ئەزایی هەیە هەم لە ناو حیزبەکەی خۆیانە هەم لە ناو کۆمەڵگادا ئەوانە بین و بەوە متهمیان کرد کە قسەکانیانی ئەوە نییە من ناڵێم من پێم باش نییە کە دوور کەوتوینەتۆ لە یەک منیش پێم وایە ئێستا غەیری ممکین و مەحاڵە کۆمەڵەکانی یەک بگرنەوە بەڵام دروست ئەوەیە کە دیالۆگی مەسەلەن باش دیالۆگیەکە بتوانین نییە زیاتر خەڵکەکە نزیک کاتەوە من ئەوەی کە جبهەیە پێکاتە بە ناوی بەرەی نازانم ناوەندی هاوبەش من وەک شت پێم مثبەتە هەرچەند من ئەوەکوچی پێ منفیە نانا من پێم منفی نییە پێم باشە
چونکی جامعی کوردستان ئەوەی بەرەی چەپ و ڕاستی ئەوێ هیچ ئیشکاڵی نیە خۆ بەیانەوانە بەرێ ڕاستن بەرێ ڕاست تەوهین نییە ڕاستنەوانە کاکە لە ئوروپا کابرا حیزبی محافزەکارە ئەگەر پێی بڵێ چەپ ئەڵێ بۆ تەوهینم پێەکەی منزورم وەیە خۆ ئەمانە شتێکی دروستن من ئەوەی کە باسی مەسەلەن بەرەی ڕاستەکەم بە معنای هیچ تەوهینێ نیە من احترامێ بۆ هەموو ڕفیقانە بۆ هەموو حیزبەکان لە کوردستان پێشم وایە ئەو شتە بە قازانجی خەڵکی کوردیشە دروست بووە و چەپیش بەرەی خۆی پێک بێنێ بە نەزەری من ئەمە ڕێگەیەکی دروستێکەوە سپاس بۆ میوانەکانم کە لەگەڵم بوون ئەمڕۆ قسە و باسمان کرد سەبارەت بە ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە 26 ڕێبەندان و جیابوونەوە و ئینشعاب و ئینشقاقی نێوان هێزە سیاسیەکان ئێمە ئەمڕۆ میوانداری 4 ڕۆتی کۆمەڵەمان کرد بەداخەوە کە هیوادارم یەک ڕەوت بیایە کە وعد بوو پێنجەمیش بەشدار بێت لە بەرنامەکەمان لە لەندەنەوە بەڵام بۆی نەکرا حاصل نەبوو و لە هەر حاڵدا هیوادارم ئەگەر هەر کامێکتان لە یەکێ لە پرسیارەکانی من نیگەران بووبن ئەوەی کە من ێڵێمەوە ڕێی بەشێکی جامعەیە ئەو بەشێکی میدیاکانی خۆتانە وەکوتمەوە سایتەکانتان و ئەوە ڕاگەاندنەکانتان لەبەردەسمە گرفتێکەیە ئەوە ڕەنگە پەیوەندی بە سیاست و بیرکردنەوە و تێڕوانی خۆتانەوە هەبێ ئەوەی هێزانە بەڵام لە هەر حاڵداوەی کە بۆ ئێمە گرنگەوەیە کە ئێمە بتوانین ڕاو نەزەر و بۆ چوونی جیاواز و مخالفی ئێوە مەترحگەین بە کۆمەلگا و بیناسیێنین و ئەکە ئەمە ڕێی کۆمەڵ ئەم هێزە سیاسیانەیە و لە هەر دەورانێکی تایبەتە ئەمە وەکو ئەرشیف بمێنێتەوە و ڕێی و نەزەراتی ئێوە بخەینە ڕوو ئەگەرنا بۆ ئێمە هیچ فەرق ناکە و ئەو پرسیەوەی کە ئەوش کە تاو شوێنەی کە پێتان وا بۆ هەندێک لە پرسیارەکانی من دروست نەبوو من مەجالم داکە ئێوە بەرشێگەتانێ خۆتان قسە بکەن وەم پێم وایە ئەو خلاف و ناکۆچی کە هەیە لە نێوان حزابی سیاسی کوشتی شتێکی تەندروست و تەبیعیەوە ئەو بۆ چونانە ئێوەش کە مخالفی یەکترە باماشەوە بەقەدەرەوە تەندروستە و کارێکی ئاساییە و ئێوە هاوخەباتانی دوێنێ و تێکۆشەرانی دوێنێ بێگومان ڕەنگە بە پرسیارێکی من هیچ لە ڕەوتی سۆسیالیست و چەپ و ناسیۆنالیست و شۆڕژگەڕانی ئێوە نەگۆڕێ و ڕەنگە پرسیارەکانی من هەرچ شوێنێک بێ خەڵک بخۆی کۆمەڵە و خەبات و تێکۆشانی کۆمەڵا ناسێ گرنگەوەیە کە ئێوە ڕەو بۆ چوونی جیاوازتان هەیە هەر بۆ یەش بوونە 4-5 حیزبی جیاواز بە تەسەووری من ئەگەر مخالفی ئیدۆلۆژی و فکری و سیاسی نەبوونایە ڕەنگە هەر لە ناوێک حیزب بمانایە بەڵام ڕەنگە هۆکاری ئەساسی بە تەسەووری من ئەوە بێ بۆیە نە کۆمەنیست بوون ئایبێ نە ناسیۆنالیست بوون و نە لیبرالی بوون و تەنانەت ئێستا ئیسلامی سیاسیش بۆتە مۆدێلێکی تەبیعی لە حسابی سیاسی لە خۆرڵاتی ناوەڕاست بەڵام بە حاڵەوەی کە بۆ ئێمە گرنگە هیوادارم کۆمەڵە لە داهاتوو هێزەکانی کۆمەڵە بتوان یەک بگرنەوە وەگەر نشتوان ناوەندێکی هاوبەش کوالسیۆن و ئیتلافێکی هاوبەشیان هەبێ و ئێمە دیسان سەری ڕێز و ناوازش بۆ شەیدانی کۆمەڵە و بۆ کاخ محسێنی کەریمی و بۆ بنیاد گوزارانی کۆمەڵە کە ئێوە بەشێکی زۆری خەبات و تێکۆشانتان لە پێناوەدا بردوۆتە سەر دیسان سپاسی میوانەکانم بەڕێز کاک ڕزای کابی جێگری سکرتێری کۆمەڵی زەحمەتشانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بوو خاتم ناهید بەهمەنی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشانی کوردستانی ئێران کە لە لەندەنەوە لەگەڵمان بوو بەڕێز جەمال بزورگپور ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵ بوو بەڕێز کاک جعفەر ئەمینزادە ئەندامی ڕێبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە و سپاس بۆ بیسەرانی ڕادیۆی گەلی کوردستان تا بەرنامەیەکی داهاتوو کاتێکی خۆش و سپاس بۆ میوانەکان.